خی پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژی واخوازین کە ئەمڕۆتان وەک دەستپێکی هەفتەیەکی نوێ پڕبێت لە شادی و خۆشی و بەختەوەری و مانگەمان پڕبێت لە بەختەوەری و ئاسوودەی و کامەرانی ئینشاءڵڵا کە مانگێکی پڕبەرەکەت و پیرۆزە کە تێیدا پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت تێیدا لەدایک بووە. ئێمە هەوڵەدەین لە بەرنامەکانمان بە تایبەتی لەم مانگەدا زیاتر چڕ بکەینەوە ئەو بابەتانی کە پێویستن پایوەستن بە لەدایکبوونی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت و ئەو حکمت و کارانەی کە پێغەمبەری خوا ئەنجامیان داوە پێویست و زەرورن بۆ کۆمەلگە و بە تایبەتی بۆ ئێستەی ئێمە. لەگەڵ هاوکارم کاک ڕیاز بەرنامەم ڕۆتان پێشکەش دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بێت. زۆر سپاس. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی بەڕێز. ئومێ دەکەین ڕۆژێکی پڕ لە ئاسوودەی و کامەرانی بگوزارێنن. خۆشحاڵین ئەم ڕۆژ لەگەڵ کاک جەلال لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەمان بەرنامەی پەیامی ڕۆژ. بەرنامەکەمان ئەمڕۆ لە سێ تەوەری سەرەکی پێگاتووە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر پێویستی پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ کۆمەڵگە. ئەو پێویستیە چیە کە پەیامی پێغەمبەران بەگشتی و پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم هەیانە لە کۆمەڵگەکان و ئاراستەکردنی کۆمەڵگەکانە. تەوەری دووەمی بەرنامەکەمان ڕووماڵی پەیامنێرانمان دەبێت لە شار و شارۆچکەکانی کوردستان و کەوا دیارە ئەمڕۆ سامان فەتاح لە نێو فیستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجەوە ڕووماڵێکی تر هاوشێوەی دوێنێ بۆ فیستیڤاڵەکە دەکات. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی ڕووەکخۆرەکان چین و سوودی ئەم سیستەمە یا پەیڕەوکردنی ئەم سیستەمە لە ڕووەکخۆری وازێنان لە سەرچاوە چەوری و گۆشتی و ئاژەڵیەکان لە چیدایە و چه سوودێکیە. ئەمانە کۆی بڕگە و تەوەرەکانی ئەمڕۆمانە بن لەگەڵ بڕگامیشەیەکانی بەرنامەکە کۆمەڵی راپۆرت و هەواڵ و زانیاری بەسوود کە بۆ ئێوەیان ئازیز و خۆشەویستمان ئامادە دەکەین. ئومێ دەکەین جێی ڕەزامەندی خوا و پاشان ئێوەی ئازیز و خۆشەویست بەر لە هەر شت دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان. بڕگەی نرخی دراوەکان با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین بزانین کامانن ئەو دراوانی کە گۆڕانکاری بەسەر نرخەکانیان داهاتووە.
لە بڕگەی یادەوەریدا ئاشناتانەکەین بە بەشێک لەو مێژوو ڕووداوە گرنگانەی کە لە 2/11 ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و بە پێکەوە بینەری بەشێک لەو مێژوە گرنگانە بین. دوی ساڵی 1991 دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر و جیاد و بەرخودانێکی گەلی شیشان و برینداربوون و شەهیدبوونی هەزاران مجاهید و سڤیلی شیشانی سەرکردەی دیاری گەلی شیشان جەوهەر دۆدایف سربەخۆی شیشانی لە چنگی ڕووسە داگیرکارەکان وەرگرت و خۆی بووە یەکەمین سەرۆکۆماری ئەو وڵاتە. دوی ساڵی 1970 لە میانەی جەنگی جیهانی یەکەمی جیهان و سەرکەوتنی شۆڕشی کۆماری لە رووسیادا بەستنی پەیمانی بلفۆر لەلایەن بەریتانیاوە کە مافی بەخشینی خاکی فەلەستینی بە جوولەکەکاندا جیمز بلفۆر ناوی وەزیری دەرەوەی ئەو کاتی بەریتانیا بوو بە کاریگەری ئەویشەوە ناوی پەیمانەکە نراوە بلفۆر. دوی ساڵی 1983 سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆناڵد ڕیگن بڕیارێکی دەرکرد بەوەی کە ڕۆژی لەدایکبوونی سەرکردەی ڕەشپێسەکانی ئەمریکا مارتن لۆسەر کینگی کرد بە ڕۆژی جیهانی نیشتیمانی هەموو ساڵێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. مارتن لۆسەر کینگ سەرکردەیەکی ڕەشپێسی ئەمریکی بوو جەختی دەکردەوە لە مافی ڕەشپێسەکانی ئەمریکا و هەوڵدان بۆ پاراستنی ئەو مافانە و بەردەوام خۆپیشاندان و کۆبوونەوەی لەگەڵ خەڵکی دەکرد لە ویلایەتەکاندا. سەرنجام لە خۆپیشاندانێکی ڕەشپێسەکاندا مارتن لۆسەر کینگ پێشڕەوایەتی دەکرد لەلایەن سپی پێستێکی ئەمریکیەوە درایە بەر دەستڕێژی گولە و کوژرا. دوی ساڵی 1950 کۆچی دوایی فەیلسوفی ناوداری سەدەی 20م جۆرج بەردناشۆی ئەدیب و نووسەر و ڕۆماننووسی ئیرلەندایی ئەو کەسەی کە لەبارەی کاریگەری پێغەمبەری گەورەی ئیسلام درودی خۆی لەسەر بێت ئاماژە بەوە دەکات ئەگەر موحەممەد زیندوو ببێتەوە و داوای چارەسەرکردنی کێشە و نەهامەتەکانی ئەمڕۆی مرۆڤایەتی لێ بکرێت دەتوانێت لە ماوەی خواردنەوەی کوپێک قاوەی گرم کۆتایی بە تەواوی کێشەکانی ئەمڕۆی مرۆڤایەتی بهێنێت و چارەسەریان بۆ دابنێت. پێویستی پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ کۆمەڵگە دەکەینە بابەت و تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە بێگومان ئێمە لە مانگی مەولودی پێغەمبەری پێشەواداین صلی الله علیه و سلم بزانین کامەیە و پێویستی کە تا ئەمڕۆش و تا قیامەتیش ئێمە پێویستمان بە پەیامەکەی حەزرەتی محەممەد المستەفا دەبێت صلی الله علیه و سلم. کاک ئەحمەدی موفتیزادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ قورئان و پەیامی قورئان بۆ ژیانی معنەوی مرۆڤەکان وەکو زەوی وایە بۆ ژیانە مادیەکان. ئەگەر مرۆڤێک لەم سەردەمەدا بڵێ ئێمە زۆر پێشکەوتوین و گەشتوینەتە لووتکەی تەکنۆلۆژیا و پێشکەوتنەکان واتە پێویستمان بە خۆر و مانگ و زەوی و ئاو و هەوای سەدەکانی ڕابردوو نییە. چەندە قسەیەکی ناشی و ناقۆڵایە بەو شێوەیەش ناقۆڵای ئەگەر کەسێک بڵێ ئێمە لەم سەردەمی پێشکەوتن و زانیار و تەکنۆلۆژیادا پێویستمان بە قورئان و پەیامی پێغەمبەران نییە. بۆیە پەیامی پێغەمبەران هاوشێوەی زەوی بۆ ژیانی مادی مرۆڤەکان پێویستن بۆ ژیانە معنەویەکان. بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد نووسەر و شارەزا لە فکری ئیسلامی قسە لەم پرسە گرنگە دەکات کە ئایا ئاخۆ پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای تێپەڕبوونی 1441 ساڵ بەسەر هیجرەتەکەی بەڕێزیانە چ گرنگێکی بۆ کۆمەڵگەیە؟ دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. کامەیە ئەو پێویستی کە ئێمە ئەمڕۆ وەکو کۆمەڵگەی مرۆڤایەتی وەکو موسڵمان پێویستمانە یعنی وەکوڵێ محتاجین بە پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. طبيعي أغير بقرين أو بو سرتايات الإسلام بزانين كاتك خوا سبحانه وتعالى پیغمبری نارد بۆ چی ناردی ویا بعموم پیغمبرانی بۆ چی ناردو وەختە ئەزان ئەگەر لەگەڵ ئێستا بەراوردێکی بکەین ئەزان ئێستا تا ئێستاش نیازمان بە پێغەمبەر و پەیامی پێغەمبەر هەیە یان نە صلی الله علیه وسلم. بۆ شەڵم پەیامی پێغەمبەر نەک پەیامی پێغەمبەران پێغەمبەران هەموو یەکن و خاصن لە بواری عەقیدە ئەگەر بشنە پەیامی پێغەمبەر یعنی پەیامی هەموو پێغەمبەران
واگەر بشڵێن پەیامی پێغەمبەرانی یان پەیامی پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم چووکە پوختە و پاڵاوتەی هەموو پەیامەکانە کە بە ساغی و بە نەگۆڕایی گەیشتووە پێمان. خوا سبحانه وتعالى پێغەمبەرانی ناردووە هەمیشە بۆ ناساندنی خوا کاتێک کە خەڵکی لە ناسینی خوا لایەن داوە بتیان پەرستووە یان ئەلحادیان کردووە یان دیاردەکەونیەکانیان بەخوا گرتووە. خوا سبحانه وتعالى پێغەمبەرانی ناردووە بۆی ئەو بیر و بۆچوونە ڕاستکەنەوە و خوا بە بەندەکانی بناسێنێتەوە دوو بۆی پەیوەندی بەینی خوا و بەندەکانی جارێکتر ڕێک بخاتەوە، ئەو پەیوەندەیە کە بە تێپەڕبوونی کات تێکەچێت و ئەشەوێنرێت لەلایەن ئتر ئالی مەسالیحەوە یا لەلایەن هەندێک کەسانەوە کە بەرژەوەندەکانیان وا بخوازێ. ئەمە خاڵی یەکەمە. خاڵی دووەمی ئێمە زانین خوا سبحانه وتعالى لە پەیامەکانیە لە ڕێی پێغەمبەرانەوە بەڵێنی داوە کە ژیانێکی هەتاتایی ترێ، ئەمە کۆتا ژیان نییە، ئەمە هینی با بڵێن ژیانێکی کاتیە ئینسان بە مردن تێپەڕێتەوە بۆ ژیانێکی هەتاتایی. ئەمەش بەردەوام ئینسان نیازی پێ هەبووە و هیچ کاتێک بێنیاز نابێ لێی. وە خاڵی سێمیش کاتێک کە ڕەوشت و ئاکار و وینی ناشرین ممارساتی ناشرین لەناو مرۆڤەکانە بڵاو ئەبێتەوە، دنیاگەرایی مەسەلەن مادیەت باڵێکیشێ بەسەر احتماماتی خەڵکی بەسەرینە، خەڵکی لەلایەنی ڕۆحێکەوە لاواز ئەبن احتماماتیان هەموو ئەبێتە مادی، ئەخلاق وەڵسوکەوت و ئاکار و شتیان ئەشێوێت، قیام و بەهاکانیان ئەشێوێت. ئەلەو کاتانە دایمە پێویستی کردو خوا سبحانه وتعالى پێغەمبەرێ بنێرێ. ئەگەر تەماشای ئەمڕۆ بکەن ئێمە خاڵ یەکەمە مەسەلەی پەیوەندی بەخوا و ناسینی خوا، ئەتوانیت بڵێن لە هیچ سەردەمێکا بەشەرێت وەکو ئێستا جاهل نەبوو بەخوا. حەزاری غەربی بەو هەموو پێشکەوتن و تەکنۆلۆژیا کە هەیەی لە هەموو کاتێک زیاتر جاهل بۆ بەخوا، جاهلە بەخوا و نەزانە بەخوا. و ئەگەر سەردەمانی پێش و شەریکیان بۆ خوا قراردا بێ، ئێستا لە حەزاری غەربی ئەمڕۆ ئەلحاد و باڕ نەبوون بەخوا و وانیشاندان کە ئەم کەونە خاڵقێکی نییە و دروستکەرێکی نییە و هیچ هەدەفێک لە پشت دروستکردنیەوە نییە و هیچ ئاماجێکی تیان نییە. ئەمە ئەمڕۆ کە لە هەموو سەردەمێ زیاتر با بڵێن زەق بۆتەوە بۆیە لە هەموو کاتێک زیاتر پێویستەکە شوێنکەوتوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم پەیامی ئیسلامە بە گوێی خەڵکیە بنەوە، بە خەڵکی بڵێن ئێوە زۆر لەو بارە ڕۆچوون، زۆر ئەنحرافتان کردو، زۆر لاتان داوە. ئەمە لایەکی تریشەوە گەر سەیری ئەم ناعەدالەتی و ئەم زوڵم و ئەم هەموو ستەم و ئەم کێبڕکەی چەکداری و چەک و ئەم با بڵێن ئەم جەشع و ئەم تەماوینە و پەلاماردانی وڵاتان بۆ مەبەستی ئابووری و ئەو جۆرەشتانە، ئەمانەیە کە بۆتە تقریبەن محرکی یەکەم بۆ هەڵسوکەوتی دەوڵەتان. لەلایەکی تریشەوە ئەم مەسەلەی هەندێک مەسائلی بێ ئەخلاقی و بەها ئەخلاقیەکان کە شێوێنراون، هەندێک ممارساتی نائینسانی کە لەسەر ئەوانە هەندێک لەسەر ئەوانە خوا سبحانه وتعالى پێغەمبەری ناردووە. پێغەمبەری لوط بۆ قەومێک ناردووە هاوڕەگەزیان کردووە، جنسی هاوڕەگەزیان کردووە. ئەمڕۆ کە لە هەموو عالەمە خەریکە و خاصن لە عالەمی غەربیە لە خەریکە تەقنین ئەکرێت و تەشریع ئەکرێت و برەوی پێ ئەدرێت و تەنانەت هەندێک لە ئاینەکانیش بوونەتە پاشکۆی ئەم کۆمەڵگانە و تەبریریان بۆ هێننەوە بۆیان ئیمزاکەن. یعنی ئەمانە هەمووی هۆکارن، چۆن جاران هەبوون ئێستا شەیە بە زیاتر لە زۆر باشگای دکتۆر. لە دوایەوەی کە وەک باس کرد هەندێک خەڵک ئێستا بۆ منە ئیلحاد برەوە پێدەدەن، بەڵام هەندێکیش هەن بۆی کە خۆیان لە هەندێک بەرپرسیارەتی دەدزنەوە، دەڵێ بەڵێ ئیمانم بەخوا هەیە بەس ناتوانم نوێژکەم، ناتوانم ئەمە بکەم، پابەند نابێ بە پامەداینەکانی ترەوە. ئایا پەیامی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت تا چۆندا ڕێکخەرەوەی ئەو ژیانەیەن بۆ ئەوانەشی کە نە ئیلحاد برەوە پێدەدەن، نە وەکو مسلمانێکی کامل پابند بوون بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە، تەنها ئەوەندە هەیەڵێ من هیچ حەقم بەسەر ئاینەوە نییە، بەڵێ دەزانم خوا هەیە و تەواو. ئەمیان غافڵبوونێت طبعا لە هەدەفی دروستبوونی ئینسان و غافڵبوونە لە نعمەتێکی زۆر گەورە کە ئینسان وەکو کاک ڕێز ئاماژەی پێدا، ئەو جانبە ڕۆحیە کە ئینسان ئەبەستێتەوە بەخواوە. جەهلە بەخوا، نەزانینە بەخوا. ئینسان ئەگەر جاهل نەبێ بەخوا و نەزان نەبێ بەخوا،
گەورەترین شەرەفە کە خوا لە بەندەکانی ئەنێ کە ڕێگان ئەدا بیناسن ڕێگان ئەدا پەیوەندی پێوە بکەن ئینسانەکان ئەگەر بە خۆیان بزانن پەیوەندیکردن لەگەڵ خوا گەورەترین شەرەفە بە ئینسان دراوە تۆ لەگەڵ خاڵقی ئەم کەونە پەیوەندیەکەی ئەمە لایەنێکێتی لایەنێکی ترشێتی ئەمە با بڵێن هینبوونە نەخڕۆبوونە یا هینبوونە لە دنیاگراییە و غافڵبوونە لە ئاخرەت و بیرنەکردنەوە لە ژیانی دوای مردن و بیرنەکردنەوە لە یعنی خۆگێلکردن و خۆغافڵکردن و با بڵێن چاوخەواندنە لە ئاستی حقەتێکە کە هەمومان ئەیبینین هەموو ڕۆژێک ئەوش مردنە ئەو پرسیارە وجودیانە کە دایمە ئەبێ بەرۆکمان بگرێت و هەندێک کەسیانی خۆیان لێ غافڵ بکەن ئێمە بۆ هاتوین بۆ کوێ ئەچین چیمان بەسەرا دێ پەیامان چیە لەم ژیانە ئەمانە کۆمەڵە پرسیارن دین جوابیانایەتەوە بە تایبەتی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بە جوانی وەڵامی ئەم پرسیاران نەیداوتەوە ئەو کەسانی کە مولحدن ئەوە هیچ یانی خۆیان لە با بڵێن ئینکاری حقەتێکی زۆر گەورەی ئەم کەوناکەن کە بەشەریەت تا ئێستا نەگەیشتووە واستە پەستە تێیدا ئەوانەشی کە خوان با بڵێن بە دنیا مەشغوڵە بن خوان غافڵەکەن لە قیامەت ئەوش لەواقع یعنی جۆرێکە لە خۆ لە گێلیدان یان بە جددی وەرنەگرتنی ئەو شتانەی کە ئاورنەدانوەیە کە لەم قورئانە ئاورنەدانوەیە کە لە پەیامی پێغەمبەران و وابزانم هەر کەسێک کەمێک عەقڵی هەبێ و کەمێک لەگەڵ خۆیان ڕازگۆ بێ ئەبێ جوابێکی ئەو پرسیارە باتەوە کە من دوای مردن بۆ کوێچم کە ئەم پەیامی ئیسلامە باسی پەیامی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ڕۆژی دوای ئەکا باسی بەهەشتەکە باسی جەهەنەم ئەکا یعنی خۆ بێ بای ئەوەنە بەلای ئەگەر تۆ پێغەمبەر بەڕاست ئەزانی ئیسلام بەڕاست ئەزانی ئەی چۆن ئەم مەسئلەی کە زۆر گرنگی پێدات و زۆر باخی پێدات تۆ بە ئەهەمیەتی وەرناگری و باخی پێنادەیت و بە جددی فراغی کۆمەڵگەی ئێمە لە نەبوونی یا جێبەجێنەکردنی پەیامەکانی پێغەمبەری خوا درود و خوای لەسەر بێت بەتایبەتی لە کۆمەڵگەی خۆمان ئەو فراغانە کامانن کە بە هۆکاری جێبەجێنەکردنی ئەو پەیامانە ئێستا هەمانە ئێمە بیرن نەچێت طبعاً خۆی کۆمەڵگە بە قۆناغاڕوە لە نەوتەکانە مەسەلەن حەماسێک و هینێکی زۆر هەبوو لەم کوردستانە بۆ دینداری دوای سەرهەڵدانی کۆمەڵک حرەکات و بەتا حرەکات جادی و دەوری ئیعلام لە ناشرینکردنی ئیسلام لە ڕێگای هەندێک مارساتی هەندێک خەڵکەوە ئەمە کاریگەرێکی زۆری هەبوو لەوەی کە خەڵکی ببوون خەڵکی وابزانێ کە نەک هەر پێشما بە دین نییە بەڵکو دینمایی با بڵێن دەردەسەری و ناڕەحەتیە لە کوردستانی خۆمانەتەوەن ئیش لەسەر ئەوە ئەکرێ زۆر کە وا نیشانی خەڵکی بن ئەم دینە سەبەبی دەردەسەری و نەکبەتی و نەهامەتی و دواکەوتوی و ژێردەسەی ملەتی کوردە ئیش لەسەر ئەم ئینە زۆر ئەکرێت لەلایەن چەپەکان و لەلایەن ئەوانی کە دژە ئیسلامن ئیش لەسەر زۆر ئەمە زۆر ئەکرێ هەندێک ممارساتی مسلمانان هەندێک ممارساتی هەندێک لایەنی ئیسلامی هەندێک کەسایەتی ئیسلامی هەندێک جیهاتی ئیسلامی کە ئەعلام زۆر زەقیشیەکاتەوە زۆر لۆ زیاتر نیشانیەدا کە خۆی هەیە ئەمانە هەمووی هۆکارێکن بۆی کە خەڵکی تا ڕادێک ساردبوونیوەکی تێدا بەدی بکرێ بەرامبەر بە ئاین بەرامبەر بە ئیسلام بەتایبەت چینی گەنج و چینی خوێنەوار و ئەو چینێکە تازە هەڵەسێ زۆر باشە دکتۆر بێگومان لە ئێستادا هەست بە شیرازەپسانێکی زۆری خێزانەکەین سەرنجام تاکێکی دەچێتە کۆمەڵگە و لەم خێزانە هەڵوەشاوە کە دەبێتە وەکۆڵی قوربانی نێرگەلەخانەکان و مەیخانەکان و کافتریاکان و یا سەرنجام تاوانە کۆمەڵایەتەکان لە کۆمەلگا ئەنجامەدا پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ دووبارە ڕێخستنەوەی خێزان و پەروەردەکردنەوەیەکی جوانی تاکەکان بە تایبەت گەنج چییە لەوەی کە ئێمە ئێستا ئەمڕۆ ئەم پەیامە بکەینە هەوێنی دووبارە بە کۆڵەکەکردن و ڕاگررتنی دیواری خێزان لەوەی کە ئێمە چاو لە پێغەمبەری خوا بکەین نەک چاو لە کەلتوری ئەوروپا کەوا خێزان بایەخێکی زۆر کەمی پێدرێ یا ئەتوانین بڵێن بایەخێکی ئەو تۆی پێدرێ بەدڵنیاییەوە یعنی ئێمە حەزەکەم خاڵک باسکەم ینی ممارسەی هەڵەی ئیسلامیەکان یا موسڵمانان یا جیهاتی ئیسلامی نابێ بێتە مای ئەوەی کە خەڵکی پشت لە دین هەڵ بکەن هەروکوچۆن مارسەی دکتۆرەکان دکتۆری تەماعکار و دکتۆری بێئینساف و نابێتەوەی کە خەڵکی هەر خەڵکی واش یان پشت لە دەرمان و پزیشکی و شتیواناکە چونکە علاجی خۆی تیابینێتەوە دینیش بۆ معالجەی مشکلەکانی مرۆڤایەتی هاتووە
ئیزافە بۆوانی کە باسمان کرد پەیوەندی بەستن بەخوا بەشێکی زۆری پەیامی ئاین و بەتایبەت ئاینی ئیسلام لە شریعەتەکە بۆ ڕێخستنەوەی ژیانی مرۆڤەکانە پەیوەندی مرۆڤەکان بە یەکتریەوە بنیاتنانی تاکی بڕوادارە اینجا بنیاتنانەوەی کۆمەڵگەیەکی مسلمانە بە تاکید تۆ یعنی کاریگەری ئاین شتێک نییە نکۆڵی لێ بکرێت و زۆر زۆریشە ئەگەر بەتایبەت ئەگەر بێت با ڕاستێکی ڕاستە بەکار بێنرێت ئاین کاریگەری ئیجابی لەناو کۆمەلگا زۆر زۆرە بێت لە دروستکرد لە نێشتنی تاوان لە نێشتنی انحرافات لە نێشتنی لە تۆکمەکردنی کۆمەلگا لە تۆکمەکردنی خێزان لە بنیاتنانی تاکی بڕوادار مەسەلەن تۆ لەسەر ئاستی تاکێک تەماشای بکە ئینسانی دیندار تلیاکی نییە نابینی متەدەینێت تلیاکی بێ نابینی متەدەینێک هەندێک جەرائیم هەیە کە خەڵکانێک ئەیکەن ئەو بیکات نابین متەدەینێ لە دایرەکەیە مەسەلەن خیانەت و دزی و ئەو جۆرەشتانە بکات یان مەسەلەن بە دوای عەورەت و بە دوای ناموس و وینی خەڵکیەوە بێت نابینی مسلمان تەنانەت مسلمانیکە جگەرەش ناکێشێ یانمە کاریگەری دین دەرخا لەسەر تا کەسەکان بێلەوەی کە یعنی خۆکوژی لەناو متەدەینە زۆر کەمە ئەگەر هەبێ مەگەر کەسەکە ئەسڵەن نەخۆشیکی تریە بوو بێ ئەگینا ئینسانی ئیماندار ئەوەنە ئیمانەوەنە قووەتی پێیا کە بتوانێت بەرامبەر کێشەکانی ژیان بۆستێتەوە ئەیەیتە سەر بواری کۆمەڵگە مەسەلەن لەناو خێزانە ئەوەیە ئاینە علاقەی بینی خێزان بۆ شێوە پتەوە ئەکات و مەسەلەی مەسئولەتی باوک و دایک دیارەکە لە پەروەردەکردنی مناڵانە ئەرکی سەرشانی مناڵەکان بەرامبەر دایک و باوک یعنی ئەمڕۆکە ئەم خەڵوتگەی پیری و ئەمانە جاران لەناو کوردواریە زۆر عیب و عار بووە خەڵوتگەی پیرە بێت چونکە پیر ئینسان کە پیرە بێ ئینسانی متەدەین کە دایک و باوک و با پیرونێکی پیرە بن ئەمە بە مەشروعێکی قیامەتی تەماشاکە یان چۆن تاجرێک شتێ مەشروعێکی دونیایی بۆ دەرەچێت پێی دەوڵەمەنە بێت و پێی با بڵێن ژیانی ئەگۆڕێ بوونی پیر و بوونی پەکەوتە و بوونی نەخۆش لە عادەیە کە مەشروعێکی قیامەتیە یعنی ئینسانی دیندار ئاوا بۆی ڕوانێ ئەمە هەلێکە خوا ئیا تێ بۆی بەهشتی پێ خەرمانی قیامەتی ئەی چۆن بەێسترکە بێلەوە یعنی مەسەلەن ڕێزنان لە دراوسێ یارمەتیدانی دراوسێ چون بەدەم هەژارەوە چون تۆ تەماشاکە ینی مەسەل ئەم تۆ سەیری سەرمایەدارەکان بکە لە کوردستانە ئەو سەرمایەدارانەی متەدەینن مستەشفای نانەکەلی چەند مەشروعی تری خێرخوازیان هەیە بەڵام لە مقابلە سەیری سەرمایەدارە مارکسیەکان و بێدینەکان کامە مەشروعی خێرخوازیان ئەمە ئەوەی کە ئەبینرێت ئەمە ئەوەی کە نابینێت هەر زۆر زیاتر ئەوانەیە کە زۆر حەجەکەن ئەوانەیە کە زۆر عەمراکەن خەڵکی ڕەخنیان لێگرێ بڕۆ سەیری پرۆفایلەکان بکەم و سەیری خەیراتە و چەندێ حەجەکە چەندێ هینەکە ئەوە لەولا شۆخێرەکە و یارمەتی هەژار وانەیەدات بەڵام لەولا سەیری ئەوانەیە بکە کە بێدین و دایمە ژیانە لە تورکیا وڵاتانە بنە سەیری پرۆفایلای کە بزان لەکوێ یارمەتی خەڵکیان داوە لەبەرەوە کاریگەری ئاین لەسەر ئینسان چونکە ئینسانی بڕوادار هەروکو چۆن بۆ دابینکردنی گیانی خۆی هەوڵ داوای لێکراوە کە بۆ دابینکردنی قیامەتی هەوڵ بدا علاقە و پەیوەندیەکانی لەسەر ئەساسە ڕێک ئەخا کە وەکو خوا فەرمێ وابتغی فيما آتاك الله دار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا بۆ هەردوو ژیانەکە هەوڵەدات لەبەرەوە وەکو بۆ ئەملا هەوڵەدا بێ بۆ ئەولا شەوڵ بدات بوورە ئایا پامی پێغەمبەر درودی خوای لەسەر بە چی بە حکومڕانان دەڵێ بەتیابەتی باباسی حکومڕانانی کۆمەڵگەی خۆمان بکەین کە هەر بڕیارێکیان ڕەنگە نەکتەنها زیانی بۆ تاکێکی کۆمەلگا هەبێ بەڵکو کۆمەلگەش ڕەنگە بە ئاڕاستەیەکی خراپ ببە و تا چەندە ئێستا حکومڕانانی ئێمە دوورن لەو پەیامە پڕحکمەتانەی کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر گومانیان ئینسان تا مەسئولێتی زۆر بێ ئەرکسەرشان زیاترە بێت و خۆ پێغەمبەر فەرمووی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئەو حەوت کەسەی کە خوا سبحانه وتعالى لە ڕۆژ قیامەتە لەژێر سێبەری عەرشەدا یەکەم کەسیان کێیە ئیمام عادل اینجا مەسئلەی زوڵم و اینجا بە سەحابەکانی کانێرە بەملا بەولا یەکەم نەسحەتی ئەوەیە کە زوڵم لە خەڵکی مەکەن ماڵی خەڵکی بەناحەق مەخۆن بەتەکید یانی اینجا لە ئەثەر شاتەوە کە عەدلی سەعاتێکی حاکمێک ئەو نێ عیبادەتی 6 ساڵی عابدێک هینی زیاترە چونکە ئەم نەفعەکەی سوودەکەی بۆ خەڵکیە بەڵام ئەوان عیبادەتەکەی سوودەکەی بۆ خۆیەتی
خوا سبحانه وتعالى فرمى يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته محرما بينكم فلا تظالموا. يعني أمشم كمسألة ظلم إن جاء الظلم وظلمات يوم القيامة، يعني ستم نكيك تاريكية بلكو شن تاريكية ظلمات، يعني شن دين تاريكية لروج قيامتها، شن لم دنيا تاريكي درسكا لروج قيامة أو نيتر تاريكي درسكا بو كسا لبرو مسؤوليتي إنسان تا مسؤوليتي زياتر بي برسارتي بران برخوا زياتر بي. وفي المقابل يعني شني شاكبك أنا بادرسكي زياتر چونك هر شاكيك بكات نفعكي قريتو بو خلقاني زور استفادي ليك. دوری حکمڕانان بە پێچەوانەوە لە پەیامەکانی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێت چه زیانێکی بۆ کۆمەلگا بۆ تاکەکانەیە؟ چی دووریان لە پەیامەکان بتأكيد بيغمبر صلى الله عليه وسلم كان ما نيري بو هرقل بو كسا وانا أفرمي أسلم تسلم فإن أبيت فعليك إثم الأريسيين، يعني مسؤول وأنا كمسؤولا مسؤول يعني للريدرشوني خلقي مسؤوليتي دا صلاة داران أمروك لويك خلقي ري راس برداتو ري بابلين ري هلا أقريتو دورا كيوتو لدين سزايا مضاعفة روج قيامت وچندين آيات الله سبحانه وتعالى آماجي بيدا وإذ تبرأ الذين اتبعوا من الذين اتبعوا ورأوا العذاب وتقطعت بينهم الأسباب. يعني إن جاء دعاء باسكا كتشون لعنة الإلكتريا كنتون وأنا كان بلعنة لو أنا كان كلا شواشان كنت بالريان دار بالتأكيد يعني إن جاء تاواني حري بهوي مسؤوليك ويا بروي دصلاة دارك وكبرنامج ديني بلا بكاتو لنا وخلقي لبيامي خوا ولبيامي بيغمر دور بخاتو خيانتي كي قورة لو خلقي أكاد وتاواني أو أنا الشمي أكوتا أستوي أو چونك تاوانكي بقدر تاواني همو كسانيك تاوان أنجابد وحدثك بيغمر فرمان سنة سنة حسنة فلو أجرها وأجر من عمل بها ومن سن سنة سيئة فعليه وزرها ووزر من عمل بها إلى يوم القيامة. أمانة همو يعني چندين دقيقة معنايا دووپاتەکە. زۆر باشە دکتۆرگیان دەچین لای ناوبڕێکی کورد و پاشتر لە دوای ناوبڕەکە درێژە بە تەوەرەکەمانە دێین. خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و پاشتر لەگەڵ دکتۆر کەریم ئەحمەد درێژە بە پێویستی کۆمەڵگە بۆ پەیامی پێغەمبەری خوا درێژەی پێدەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە، بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە،
بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێ لەگەڵ دکتۆر کەریم ئەحمەد نووسەر و شارەزا لە فکری ئیسلامی درێژە بە تەوەری پێویستی کۆمەڵگە بۆ ئاین و پەیامی پێغەمبەری خوا دەدەین صلی الله علیه وسلم. دکتۆر ئەبوو حەسەنی نەدەوی بە ڕەحمەت وێ کتێبێکی بە داڕوخانی مسلمانان جیهان چه زیانێکی لێ کردووە. ئێمە من ئەو پرسیارە بە جۆرێکی تر بگۆڕمەوە بە پەراوێز خستن و بەرکەنارکردنی پەیامی پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم لە ژیانی تاک خێزان کۆمەڵگە ئەو کاتە ئێمە بەرەو چه ئاقارێ هەنگاو دەهاوێن و چه زیان و خەسارەتمەندیەکمان تووژە بێ. بەڵێ گومانیتیانی ینی ئەو بەهانەی کە ئاین بانگەشی بۆ ئەکات و خاصن ئاینی پیرۆزی ئیسلام بانگەشی بۆ ئەکات و ئەو زەمانەتانەی دایناوە بۆ بەرپاکردنی ئەو بەهاو ئەو با بڵێن ئەو دروشمانە لە هیچ ڕێبازێکی ترا بەدی ناکەی. تۆ توانی لە کۆمەڵگەی خۆمانە هەر تەماشای بکەی هەر وەکۆی ئاماژەتان پێدا مەسەڵەن ئینسان کە دوور بێ لە پەیامی خوا بۆ حاڵی بۆ کاریگەری لەسەر دەرونی ئەو کەسە ئەو ونبوونەی کە ئەو کەسە لە خۆی هەست پێکات ئەو بێ ئامانجەی کە ڕوو لە ئینسانەکات کە خۆی ئەدۆڕێنێ خۆی ناناسێتەوە بێلۆی تێکچوونی علاقە شیرازەی پەیوەندیەکانی ناو خێزان بە تایبەت و ساردبوونەوەی پەیوەندی ناو کۆمەڵگە و بڵاوبوونەوەی تاوان بڵاوبوونەوەی ڕێژەی تاوان بڵاوبوونەوەی ڕێژەی چونکە ئەو یاس و ئەو ناڕەحەتەی ڕوو لە خەڵکیەکە ئەو بێ ئومێدەی باڵە کێشە بەسەر خەڵکیە ئەمە بەتایبەت چینی گەنجیانێ ڕووەکەنە تلیاک ڕووەکەنە مەشروب ڕووەکەنە تاوان مادیێت باڵە کێشە بەسەر خەڵکیە خەڵکی پەلەپەلێ بێ دەوڵەمەند بێ مەسەلەن و زۆرترین قازاج لە کەمترین کاتا بکات ئەگەر بەهاکانی حەڵاڵ و حرام و شتانە نەبێ ئەتر فڕوفێڵ و قۆڵبڕین و ساختەچێتی و شتانە بە تەواتی بڵاو بێتەوە پەیوەندی نێوان مناڵ و دایک باوک و مەسەلەن پیر و ئەم جۆرە شتانە ئەمانە تەواو لاوازە بێت و خراپە بێت پەیوەندی خزمایەتی لاوازە بێت پەیوەندی خزمایەتی و جاران نامێنێت بەدەمەوچوونی خەڵکی بەدەمەوچوونی هەژاران بەدەمەوچوونی لە قۆماوان بە شێوی پێویست نامێنێت یعنی لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی خێزان لەسەر ئاستی کۆمەڵگە لەسەر تەنات لەسەر ئاستی دەوڵەت یعنی وەختە ئەتوانین بڵێ هەموو شیرازەکانی کۆمەڵگە هەمووی ئەشێوێت ئێستا لە غەربا گەرماوەیەکی ترا بەردەوام بێت ئەم مەسئلەی با بڵێن زەواجی هاوڕەگە زۆشتانە و خەڵکی پشت لە زەواجی شەرعی و زەواجی فیزیۆلۆجی بکەن کە بینی نێرمەیە تۆ پێشبینی بکە دوای 50 ساڵێکی تر چی ڕوەدا لە ڕۆژاوە ئەوروپا هەر ئینی نامێنێت چی ڕوەدات وهاکەزا لە کۆمەڵگەی خۆشمانە گەر بێت و ئەو چاولێکەریە بەو شێوە بەردەوام بێ یعنی ڕەنگە هەندێک کەس ئێستا نەزانێت چی ڕوەدات چونکە ئەم کردوانە وەکو خوا سبحانه وتعالى لە قورئانە فەرمەوەی إذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون ئەکسەرەوانی بانگەشە بۆم ئەفکار و شتانەکەن وازان چاکەکەن بەڵام لە واقع خوا فەرمێ ئەلا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون بۆچی هەست پێ ناکەن چونکە دایمە بەرهەمەکەی دوای ماوەیەک دوای جیلێک دوو جیل یەتەکایەوە ئێمە ئێستا ئەتوانی پێشبینی بکەی مەسەن 20 ساڵی تر
پێشبینی کۆمەلگای خۆمان بکەین چی بەسەرادێ یعنی معجب بوون بە تەکنۆلۆژیای غەربی نابێ ئەمان لێ بکات ئێمە ئەو بەها بەرزانەی کە لەناو خۆمانە هەیە بکەین یعنی لەناو بین وابزانین هۆکاری دواکەوتنێمە ئەو بەهایەنەیە بەعکسەوە ئەم بەهانە یعنی ناحیە ئینسانیەکەیەتی ماوەتۆ لەناو ئێمە ئەگەرچی لە ڕووی تەکنۆلۆژیەوە دواکەوتو بین دەستبەرداربوونی ئەم بەهانە ئینسان یعنی لە هەردوو وەکو کابرای لە هەردوو جەژنەکە بێت نەگەینە ئەوانە نەشتینەکانی خۆمان با بڵێن دەست پێوەگیرێ اینجا کۆمە یعنی من پێشبینیەکەم ئەگەراوە بەردەوام بێت و لەسەر ئەم ریتمە کۆمەلگە لەسەر ئەم ریتمە بڕات و دووری لە خوا و دووری لە بەهاکانی ئاین و با بڵێن پشت چاوکردنە ڕۆژاوە کۆمەلگە زۆر بەرەو ئاقارێکی خراپە ئەڕوا چکەمە لە وڵاتێمە سەر لە وڵاتانی ڕۆژاوە مثل کارگە و مارگە بواری کار هەیە تا ڕادێک بس لە وڵات تێمە بواری کار نییە هەیە نییە وەزیفەیە ئیشێکی کەم ماوەتۆ بۆ خەڵکانێک بزان ئیشی ئازاد زۆر باشە کاکتۆر کاتێک کە دەزانین کاتێکە سێری ئێستا هەندێک تاوانی کۆمەڵایەتی دەکەین لە کۆمەڵگەی خۆمانە هەمومان ئەو ڕاستیەمان بۆ دەرکەوتووە بۆش دەرەکەوێت تەنانەت ئەوانشی کە ڕەنگە بە جۆر لە جۆرەکان پابە نەبن بە ئاینی پیرۆزی ئیسلامە لەوەی کە ئەو پەروەردەی ئاینی پیرۆزی ئیسلام دەیداد بە تاکەکان بە مناڵەکانمان بێزیانترین و باشترین پەروەردەیە باشە بۆچی لە هەمان کاتە کە تاوانە کۆمەڵایەتیەکان دەبینین بەڵام هێشتا هەر چ دایک باوکێک بگرە چە بەرپرسەکان بیگرن هێشتا هەر دوور دەکەونەوە لە پەیامە پیرۆزیەکە کابرای مەسوول کە خۆی ڕەنگە ئەلمانی بێ یاخود دوور بێ لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە سیر دەکەی ڕازیەتی لەوەی کە منداڵەکەی پەروەردەیەک وەرگێت کە هی مزگەوت بێ هی قورئان و پەروەردەیەکی ئیسلامی بێ بەڵام خۆی نزیکی ناکەوێتەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام خۆی نزیک ناکەوێتەوە لە پەروەردە و لە حکمەتە بە پێزەکانی پێغەمبەری خوا درودی خوا لەسەر ئەمە بیرمان نچێتەوە زۆر کەس نازانێ ئەمە ئەخلاقیاتانی لەناو ئێمە هەیە ئەمە کاریگەری ئاینە ئەگەر بێت و ئاین وردە وردە بکشێنیوە لە کۆمەڵگە ئەم سەرچاوی پەروەردەیە نەمێنێت وەکوتم یعنی وەزعی خەڵکی زۆر خراپە بێت ڕێژەی تاوان زۆرە بێت ڕێژەی خۆکوشتن زۆرە بێت ڕێژەی بێئومێدی زۆرە بێت علاقاتی اجتماعی زۆر هەڵۆشێتەوە مادیە زۆر زیاتر باڵی کێشێ بەسەر خەڵکیە ئەمانی کە ئێستا زۆرێک نازان ئەم ئەوەی کە ماوە ئێستا ئەوەی کە ئێمە کاری ئەو ئەخلاقیاتێک مەسە هیوایە مارکسیە خۆی بەڵام بۆ دایک باوکی زۆر باشە من نازانم ئەمە یعنی ئیسلامە ئەمە پەروەردەی ئەم بەهاکانی ئەم کۆمەڵگەیە کە لە ئیسلام وەریگرتووە ئینسان بۆ دایک باوکی باش بێ ئەگینا گەربی خە بچێت سەر بە غەربیەکان یا دوورکەوێتەوە لە بەهاکانی ئاین ئینسان لەسەر ئەو هینەی هەر کەسێ بۆ خۆی بژی ئەو بەهای نامێنێت ئەو باختانە بەدایک باوک نامێنێ بە منداڵ نامێنێ بەو شێوەیە بۆچی کەسەکان خۆیان مەسەلەن بەعزێکی نازانێ کامە ئەمە کاریگەری ئیسلامە لەسەر ئەم کۆمەڵگەیە بەم شێوەیە بەڵام کاکتۆر دەزانێت بە جۆرە لە جۆرەکان دەیەوێ مناڵەکەی بچێتە پەروەردەیەکی ئیسلامی وەرگێ بەڵام خۆی نایەت خۆی زانی مەسلەی ئاین گرنگترینشت لە ئاینە مەسلەی مجاهدەی نەفسە مجاهدەی نەفسە ئەو ململانەی لەگەڵ نەفس و لەگەڵ ئارزوەکان و لەگەڵ شێتان و وانائیکەی چەمکی شێتانە بڕۆ لە بیری خەڵکی براوەتەوە یعنی هێزێکی شەڕە وەسوسە بۆ ئینسانەکات دایمە لە کەمینایە بۆ ئینسان لە ڕێ دەربکات حتى أسريك جرنو في مصر فرميت رجعنا من الجهاد الأصغر إلى الجهاد الأكبر وزور راسته يعني بخو بكوجدان لشركات زور آسان ترى هرچند قمي هم كتاينانا بجان بلام زور آسان ترى لو إنسان مجاهدين نفسي خوي بكاتو خوي الحرام بجرته خوي للشهوة كان وأرزوكان نفس بجرته يعني جنجي خوي لبرامبر دجنا خوي بابا كشنجة زور آسان تربي لوي برامبر أفرتي كي زور جوان نفسي خوي بجرت يا كسك برامبر هينك إغراءك مادي جورا خوي بيبجرت أم جورا كسانة زور كان لو بابتن كمجاهدي نفسنا كان يان لو بابتن كسرتا مجد بدا يعني هنبون دنيا خوازية لدنيا قريتية حبي دنيا بالك سريك بابلين زالبو بسريانا غافلا زوري كان
يعني عندك شان وازاني وعندك كفاية بوندا الواني لا يقام سوغري زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد نووسەر و شارەزا لە فکری ئیسلامی سپاس بۆی کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەمان بووی زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکە بەڵێ ئازان و خۆشەویستانم لە پارێزگای هەڵەبجەوە سامان فەتاح پەیامنێری کەناڵی ئاسمانی پەیاممان لەگەڵە لە نێو فیستیڤاڵی هەنارەوە سامان سڵاوی خوارد لێبێ و بەیانیت باش دووەم ڕۆژی چالاکی یا چالاکیەکانی دووەم ڕۆژی فیستیڤاڵی پێنجەمین فیستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجە چۆنیە و چی بەڕێوە چێ و ئەگەر بەشێ لە زانیاریەکانمان بۆ بگوازیتەوە. بەڵێ کاکرا سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە دووەم ڕۆژی فستیڤاڵ هێنار بەڕێوە دەچێت دیارە دوێنێ فستیڤاڵەکە زۆر قەرەباڵخی پێوە دیار بوو ئێستاش بەپێی ئەوەی کە جوتیارەکان و کەسانی کە بەرمە کشتتوکالەکانیان لێرەدا خستووەتە ڕوو پێدەچێ ئەم ڕۆژاو شەوەی دوێنێ قەرەباڵخی بەخۆ ببینێ بە پێ و زانیارانی کە من وەرم گرت دوێنێ لە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە کە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە ئەستاون بە ئەنجامدانی فستیڤاڵ هێنار نزیکەی 15,000 وڵاتی و خەڵک لە شارە جیاجیەکانی هەرێمی کوردستانەوە بەشداری فستیڤاڵ هێناریان کردووە من ئێستا لە فستیڤاڵ هێنارم کە وردە قەرەباڵەخترە بێ ئەم جوتیارە ئامادەکاری کردووە نارەکانی بە شێوەیەکی جوان داناوە بۆەوەی کە وەکو دوێنێ بفرۆشێ ئەگەر بیت ئێرەوە کاک نەزیم عەسەر نەبێ ئەمەوێ قسەی لەگەڵا بکەم بزانم کاک نەزیم فستیڤاڵ هێنار چۆنە بەلاتانە؟ بەڵێ تێنەگەشت فستیڤاڵ هێنار چۆنە بەلات؟ هێنار زۆر چاکە ئەمە هەر بۆ شارەکەیشمان باشە بۆ ساکردنەوەکەی بەرهەمی هەناریش زۆر باشە ئەمە ئەگەر ساڵانە ئەمە بەردەوام بێ حکوومەتیش هاوکاری بکات زۆر باش. هەناری کوێ فرۆشن دوێنێ بازار هێنا فرۆشان چۆن بوو؟ وەڵا زۆر باش بوو شکر ئەلحەمدولیلا باش بوو ئێمە هەناری عەبابەی لێیە وەڵا هەنارەکە هەر خۆم هێناومە و خۆش نەیفرۆشم نەکەوتووەتە دەستی دووەم بڵێن هەر خۆمانەی فرۆشین و شەربەتیشمان لێ کردو و بە کیلۆیش دەیفرۆشی. هەنار چۆنە کاکنە بۆ هەنار زۆر باشە بەس بەداخەوە لە بازاڕە سەرف نابێ حکوومەت هاوکاری ناکە یعنی ئەوە نەمیوە و بەرهەمی تر لە خارجی هەرێمی کوردستانەوەیەت هەنارەکەی خۆمان پارە ناکە لە بازاڕە اینجا داوە لە حکوومەتەکەین لەم کەناڵی ئێوە هاوکاری فەلاح بکە بەڕاستی ئەگەر هاوکاری فەلاحنەکە یعنی فەلاح هەموو ساڵ زەرەرەکە یعنی هەر پارە سەرفەکە هەموو ساڵ زەرەرەکە لە کاتی بەرهەمەکەی بە پارە ناکە و هەمووی خەسارە بێواکرێ بە ڕۆبنارەکەیش پارە ناکە. خۆش بێ کاک رازمە نەمێ دیمەنێکی تری فستیڤاڵ هێنارتان بۆ بگوازمەوە کە لە تەنیشت فرۆشتنی هێنار جۆرێک لە زەڕاتەیە زەڕاتەکە لە 17 جۆر پێگاتووە ئەمە بەرەمێکی تازەی کشتتوکاڵیە کە لە سنووری پارێزگای هەڵەبجە فرۆشرێ ئەگەر بێن ئێرەوە ڕاستەخۆ لە کەناڵی ئاسمانی پەیامەوە لەگەڵتاین ئەم زەڕاتە ئێوە چۆنێەوە چند دووتانە چۆن بە حەڤەڕەنگ دروست بووە پێشەکی بەخێبرێن سەر چاوەکانم ئێمە لە ئەمریکا تۆکەمایەنا پێش 3 ساڵ لەمەوە پێش خۆمان تەجروبەمان لەسەر کردو و زیاومان کردووە زیاتر لە 25 زۆنمان کردووە و تۆوەکەی هەمووی سروشتیە جیناتی نەگۆڕاوە ڕەنگی تێنەکراوە دیارە ژمارەیەکی زۆر بەرەمی کشتتوکاڵی لەم فستیڤاڵە خراونەتە ڕوو بە تایبەت هەناری هەڵەبجە ساڵانە نزیکەی 40 تۆن هەنار لە سنووری پارێزگای هەڵەبجە بەرەمەهێنرێت و دیارە دوێنێ بە هەزارانتەن لە فستیڤاڵ هێنار فرۆشراوە و ئەمڕۆ کۆتا ڕۆژی فستیڤاڵ هێنارە کە پێنجەمین ساڵە لەسەرێک تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە سازی دەکات. زۆر باشە سامان من دەمەوێت کامێرەکەت لەسەر ستاندەکە لابەی هەندێک دیمەنی جیاواز لەگەڵ خۆتا بۆمان بگوازیتەوە بە تایبەتی پێشەنگایەکی فۆتۆش لەوێ کرابوویەوە کە پێم وایە دوێنێ لەو ڕووماڵەیەمە باسمان نەکردووە شتە جیاوازەکانی تر لە پەراوێزی فستیڤاڵەکەیە کە نمایش دەکرێت چی و چین واگەر ئامارێکیشت لابێ لەسەرەوەی کە چەند کەس بەشداری ئەو فستیڤاڵەیان کردووە و ئەو خەڵکی کە بەشداری کردووە لە دەروی پارێزگای هەڵەبجە لە کام شارەکانەوە هاتوون وایە تەنها لە هەرێمی کوردستان خەڵک بەشداری کردووە یا لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عراقیشەوە خەڵک بەشداریەوە فستیڤاڵی کردووە. بەڵێ کاکجارەوەک ئاماژەم پێکرد سەرەتا نزیکەی دوێنێ لە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە و زانیاریە مۆرگرن نزیکەی 15,000 کەس لە شارە جیاجیەکانی کوردستانەوە هاتوون بەشداری فستیڤاڵ هێناریان کردووە. سڵاوی خواتان لەبێ ئێستا منەوەڕا دەست خۆش حەزم بە قسەکردن بەشێکی زۆر کاکجارا لەمەوێ بڵێم خەڵک لە شاری سلێمانیەوە هاتوون بۆ ئەوەی کە
هەنار بکڕن لێرەوە بەشێکیش لە شاری ئەولێر وە لە شاری کەرکووکەوە هاتوون بۆ ئێرە ئەم خاتونە لێرە وەک دەبینن لێرە هەنار داتەکێنێ بۆ ئەوەی کە لە ژێرم کەپریا بۆ ئەوەی کە هەنار بفرۆشە سڵاوتان لێبێت سڵاو لە تۆش بەڕێز شێوەیە هەنار بفرۆشن قازان باشترەکەن بەڵێ بەم شێوە زۆر باشترە تا ئەوەی بە کوێرە بیفرۆشین بە چەند نەفرۆش قاپی بە 250 بازاری هێنار چۆن بووە خەڵک چاتن سەردانی فستیڤالەکەی زۆر زۆر لە چاو ساڵانی ڕابردووە ئەمساڵ زۆر بە ڕێژەیەکی زۆر خەڵگاتە بوو داواکاریتان چێ بۆی ساڵانی ئایندە فراوانتر کاریمان ئەوەیە بۆ ساڵانی ئایندە زیاتر فراوانتر بکرێت گەشتیاری زیاتر ڕومانتیە بکات ئاوای تر خەڵکی زۆر بێتە شارەکەمانەوە دیارەکە زەلال ئەم فستیڤال هێنار بووە بە ڕووداوێکی شارستانی لە پارێزگای هەڵەبجە کە ساڵانە ژمارەیەکی زۆر لە وڵاتی چاوەڕێی ئەنجامدانی فستیڤال هێنارەکەن وەک دەبینین لە پشتمەوە ژمارەیەکی زۆر لە خاڵ گوردە وردە ئامادەی فستیڤالەکە بن و سەردانی فستیڤالەکەکەن بۆ کڕینە و بابەتە کشتتوکاڵی و بەرەمە کشتتوکالیانەی کە یانەیە بەدەستی بخەن ئامان دوێنێ جەلال لە بەرنامە ڕووماڵە تایبەتەکەی بەرنامەی پەیامی ڕۆژ ئاماژەی بەو کرد کە وەزیری کشتتوکاڵ پێناچێت بەشداری فستیڤالەکە بکە لەسەر ئاستی وەزارەت یان بوونە کاربەدەستانی ئیداری هەڵەبجە و پارێزگاکە کێبوونەوانی کە دوێنێ ئەمڕۆ بەشداری فستیڤالەکەیان کردووە ئایا وەزیری کشتتوکاڵ دوێنێ دوای لێدوانەکەی جەلال لە بەرنامەکە ئایا سەردانی نەکردووە و ئەمڕۆژ دەنگۆی ئەوە نییە کە سەردانی ئەم فستیڤالەکە کە بێگومان یەکێکە لە هۆکارەکانی بژاندنەوەی کەرتی کشتتوکاڵ لە ناوچەکەدا بەگشتی کاکرێزەکە ئاگادار بن ماوەیەک پێش ئێستا حەڤەی مانگی ڕابردوو و بەڕێبەراتی کشتتوکاڵی هەڵەبجە پێشنگای بەرەمە خۆماڵەکانی کردەوە لە خوار سەیتەرەی سیروان کە بازارێکە تایبەتە بە ئەفتە بازار و فرۆشتنی بەرەمە کشتتوکاڵیەکان وەزیری کشتتوکاڵ ئامادەیە و پێشنگا کشتتوکاڵیە بوو بەڵام بۆی ئەوەی کۆمەڵێک کێشە و گرفت کە پێوەستە بە تۆڕێ ڕێکخراوەکانی هەڵەبجە و بابەتێ کۆمەڵێ بابەتی ڕۆتینات وەزیری کشتتوکاڵ ئامادەی فستیڤال هێنار نەبوو کە فستیڤالێکی گەورەیە لە ئاستێرەمی کوردستان و ئەمڕۆژ قەرار نییە وەزیری کشتتوکاڵ ئامادە بێ بەڵام لە ئاستی کۆنسۆڵ و لە ئاستی لایەنە پەیوەندیدارەکان سبێنە ژمارەیەکی بەرچاو لە ئەندامانی پەرلەمان لە لایەنە پەیوەندیدارەکان بەشداری فستیڤال هێناریان کرد. ئەم فستیڤالە دەتوانێت چی بکە بۆ جوتیاران و کاسبکارانی هەڵەبجە و بەتایبەت بەشداربووان لەوەی کە ئایا دەستێکی بازارگەری بۆ کاسبکاران و جوتیاران و بەرەمێنەرانی هەنار یان بەرەمەکانی تری هەنار لە بەتایبەت لە ڕووبە هەنار بدۆزێتەوە لە بەتایبەت لە شار و شارژەکانی کوردستان یا دەرەوەی کوردستان ئایا ئەم فستیڤالە هیچ کاریگەریەکی هەیە دەبێتە هۆی زیادکردنی چاوی بینەر یا چاوی بەکارهێنەر لەسەر بەرەمە کشتتوکاڵیەکانی پارێزگاکە کێشەی سەرەکی جوتیارانی سنووری پارێزگای هەڵەبجەوە باخەوانەکان کاکراز ئەگەر ئاماژەی پێ بدەم ساغکردنەوەی بەرەمەکانیانە ئەو بەرەمانی کە بۆ ماوەی 6 بۆ 7 مانگ پێوەی گیرۆدایە بن بەڵام دواتر بە نرخێکی زۆر کەم ئەفرۆشرێ ئەوەنەی من لە دوێنەوە قسەم لەگەڵ جوتیار و باخەوانەکان کردو ئەوان ئەم جۆرە فستیڤالان زۆر بەلاوە گرنگە زۆر بەلایەنەوە باشە لەبەرەوەی ئەتوانن جگە لە بەرەمی هێنار کە هەنار بەرەمێکی تایبەتەوە فستیڤالەکە بە ناوی بەرەمی هێنارۆیە لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر هەنار لەلایەن جوتیارانەوە لەم فستیڤالەدا ساغەکرێ و بەوەزارەکرێ جگە لەوەش بەرەمەکانی تری کشتتوکاڵی لەم فستیڤاڵی هەنارە ئەتوانن ساغ بکرێتەوە توانن بفرۆشرێ و ئەمەش دەرفەتێکی باشە بۆ ئەوان و ئەتوانن بە نرخێکی باشتر ئەوان بەرەمەکانیان بفرۆشن بۆ ئەوەی تووشی زەرەر و زیان نەبنەوە ئەگەر فستیڤاڵ هێنار نەبێ بۆ نمونە وەک جوتیاران باسییان لێوە کرد ئەوان بەرەمەکانیان بە تایبەت دەنار بە نرخێکی زۆر کە مەفرۆشن کە ئەمەش تووشی زەرەر و زیانیان نەکاتەوە لێرە توان بە شێوەی ڕووبە هەنار بیفرۆشن لێرە بە شێوەیە توان بە شێوەی هەنار بیفرۆشن لێرە توان هەر ڕاستەوخۆ ئاوی هێنارەکە ئەگرن لێرە بە شێوەی ئاوی هێنار بە شێوەی شەربەتی فرێش بۆ نەوعیش ئەیفرۆشن لەبەرەوە منەمەوێ بڵێم فستیڤال هێنار دەرفەتێکی زۆر باشە بۆ جوتیارانی سنوورەکە کە
بە کرەیەکی هاتوچۆیکان بەرەمە کشتتوکاڵیەکانیان بە تایبەت هەنار کە سنووری پارێزگای ئەڵەبجە بە هەنار بەناو بانگە ڕێژەیەکی زۆر هەنار ساڵانە بەرەمێنرێت لەم فستیڤالەدا ساغیەکەنەوە کە ئەوش ئەوەی کە قسەم لەگەڵ جوتیاران ناکردبی ئەم فستیڤالانە زۆر گرنگە و داواژەکەن کە بۆ نمونە حکوومەت یێرەم کاراسانیان بۆ بکە بۆ ئەوەی کە تەنیا لە ناوخوا ئەمەنارە ساغ نەکەنەوە کاراسانی بکەن بۆ ئەوەی بەرەمیانە ڕەوانەی وڵاتانی دەرەوە بکەن لە ڕووی ئابووریەوە پارێزگاکەیان ببوژێتەوە بەڵام تاکو ئێستا حکوومەت یێرەمە و کاراسانی نەکردووە لە باز لە بەرەمە کشتتوکاڵەکانە لاندێ لە بەرەمە کشتتوکاڵەکانە جوتیاران زەرمەندی یەکەمە بن زۆر باشە سامان نەرچەندە سپاس بەخوا گۆرانیەکە لە پشتەوە نەما بە ئاسانی گوێمان لە دەنگ بوو بەڵام حکمەتەوە گۆرانیە لە فیستیڤاڵی هەناردا و جۆرە گۆرانیانە چین چونکە جوجار فیستیڤالەکەش بازارێکە هەمووشمان ڕۆژان دەچین لە بازار بۆ گۆرانی و مۆسیقا لە بازارە لێ نادرێت. بەیەک جای دەنگی سامانی شوبڕی. زۆر سپاس بۆ پەیامنێرمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لە ناو فیستیڤاڵی پێنجەمین فیستیڤاڵی هەنارەوە لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت کاک سامان فەتاح. دەچینە لای هەواڵێک لەسەر سلێمانی و سنە. لە ڕۆژی جیهانی شارەکاندا کە ساڵانە لە 31 تشرینی یەکەم بەڕێوە دەچێت ڕێکخراوی یونسکۆ 66 شاری جیهانی خستە ناو لیستی شارە داهێنەرەکانی جیهانەوە کە خۆشبەختانە لە هەردوو پارچەی ڕۆژهەڵات و باشووری کوردستان سلێمانی و سنەی تێدایە. سلێمانی وەکو شاری ئەدەب، سنەژ وەکو شاری مۆزیک و داهێنەر دەستنیشان کراون. ڕێکخراوی یونسکۆ ئەو شارانە بە داهێنەر تۆمار دەکات کە لە بوارەکانی میوزیک، هونەری میلی، دیزاین، سینەما و ئەدەبدا داهێنانیان کردووە. بەوەش ژمارەی شارە پێشکەوت و خواز و داهێنەرەکانی نێو لیستەکە یونسکۆ گەیشتە 246 شار. هۆکاری چوونە نێو ئەو لیستە بۆ شاری سلێمانی پێشکەوتنی بوو لە ڕووی ئەدەبیەوە و هۆکاری چوونی سنەش بۆ نێو لیستەکە پێشکەوتنی بووە لە بواری میوزیکدا. سنەش بە پایتەختی موزیکی کوردستان دەناسرێت کە چەندین هونەرمەندی ناسراوی کوردی تێدا هەڵکەوتووە. بەڕێوەبەری گشتی یونسکۆ دەڵێ ئەو شارانەی ئەندامن لە لیستی شارە داهێنەرەکانی یونسکۆ هەر یەکەیان بە ڕێگەی تایبەتی خۆی کولتوریان کردووەتە پایەیەکی سەرەکی لە ستراتیژیان کە لە بەرژەوەندی داهێنانە سیاسی و کۆمەڵایەتیەکانە و ئەوەش سوود بە نەوەی داهاتوو دەبەخشێت. لێرەوە ڕێز و سڵاو دەنێرین بۆ ڕوحە بەرزەفرەکەی شاعیرانی گەورەی کورد و ئەدەب دۆستان نالی و سالم و کوردی و مەولەوی و مەحوی و هەزارەها شاعیری تر کە سلێمانیان کردوتە شاری ئەدەب و شاری ڕۆشنبیری. جگە لە بەرپرسانی هەرێم و بەشێک لە بەرپرسانی سلێمانی سەرکونسولی ئێران لە سلێمانی پیرۆزبایەکی تایبەت لە سلێمانی دەکات. مەهدی شوشتەری سەرکونسولی کۆماری ئیسلامی ئێران بە ناردنی پەیامێک بۆ پارێزگاری سلێمانی بە بۆنەی هەڵبژاردننی شاری سلێمانی وەک شاری داهێنکاری ئەدەبی لەلایەن ڕێکخراوی یونسکۆ پیرۆزبایی خۆیان ڕاستی بەرپرسانی پارێزگاکە دەکات و تەواوی خەڵکی و کەلتور و ئەدەب و هونەردۆستی سلێمانی کرد. لە بەشێک لە پەیامەکەی داهاتووە بێگومان ئەم هەڵبژاردنە شانازیەکی گەورەیە بۆ سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانی عێراق. سەرکونسۆلی کۆماری ئیسلامی ئێران لە کۆتایی پەیامەکەیدا جارێکی تر جەختی لەسەر ئامادەکاری کۆماری ئیسلامی ئێران بۆ بەرزکردنەوەی ئاستی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان و بەتایبەتی پارێزگاری سلێمانی لە تەواوی بوارەکاندا بەتایبەت بواری کەلتور و هونەریدا کردەوە کە سلێمانی و سنە گرنگترین گرێدراوی خاڵی گرێدراوی کۆماری ئیسلامی ئێران و عێراقن و بەتایبەتی هەم ڕۆژهەڵاتی کوردستان و هەم سلێمانی و سنەوەکو یەکەچن هەم هەڵکەوتویان هەم خەڵکەکەیان هەم کەلتوریان. زۆر باشە راپۆرتێکمان ئامادەیە لەسەر ئەوانەی کە ڕوەک خۆرن. چالاکیەک دوێنێ لە سلێمانی بەڕێوە چووەکە ئاوکارمان راپۆرتێکی بۆ ئامادەکردین با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. ئەوانە کۆمەڵەیەکن کە ناوی خۆیان ناوە کۆمەڵەی فیکنی کوردستان. سەرجەم بەرهەمەکانی ئاژەڵیان لە خۆیان قەدەغە کردووە و تەنها بەرهەمی ڕۆکی دەخۆن. مەبەستی ئەوان لەو کارە پاراستنی سەلامەتی جاستە و لاشەیانە لە نەخۆشی و دەڵێن بۆ ئەوەی تەندروست بژین نابێت بەرهەمە ئاژەڵیەکان بەکار بهێنرێت.
ئێمە ڕێکخراوێکین کە باکۆتی هەموو بەرهەمە ئاژەڵەکانمان کردووە بە هیچ شێوەیەک بەروبوومی ئاژەڵی بەکار ناهێنین ئەویش لەبەر ئەو مامەڵە نائەخلاقیە کە ئاژەڵەکانی پێچەپەڕ ئەبێت کە دوورە لە هەموو طریقە ئیسلامیەکانیش کە لە عێراقیش ئەو گوزارە بەداخەوە لە وڵاتە ئیسلامەکانیشە گوزارێ بۆ نمونە لە پیشەسازی هێلکەیە ئەو جوشکانی کە نێرینە ناتوانن هێلکە بکەن لە کاتی تروکانیان بە زیندوێتی ئەحەڕێن ئەکرێن بە قوتووی گۆشت بە گۆشتی ناو قوتو بۆ سەگ و پشیلەکان و زۆر جار دەرخواردی مرۆڤەکانیش ئەدرێ ئەو کەیسانە زۆر هەڵدراونەتەوە سوودی ڕۆکی سوودی زۆری هەیە سوودی بە خۆمان هەیە ئەگەری تووشم بە سەرەتان و شێرپەنجە هەموو جۆرەکان کەمەکاتەوە سەکتا نەخۆشیەکانی دڵ قەڵەوی ئەمە ڕۆتەن دروستەکەی و هەروەها لە ڕۆژ ژنگەیەوە سوودێکی زۆری هەیە بۆ نمونە بە نەخواردنی بەرگەرێک تۆ 3000 لیتر لە ئاو کەمتر خەسار کردو چونکە بەرگەرێک ئەوەی لە ئاو ئەوێ و ئەگەر هەموو ڕۆژە تۆ دانێ بخۆی کەڕەتی دوانزەیکەیت مانگەکە بکەیت زۆر زۆر دەرەچێت زۆر ئاو خەسار کردووە لە هەمان کاتەیە کیلۆگرام لە گۆشت زیاتر لە 30 تان لە دووەم ئۆکسیدی کاربۆن بەرهەم ئەهێنێت لە ڕۆژی گیانی ڤیگندا ئەم ساڵیش ئەو کۆمەڵەیە لە شاری سلێمانی چالاکیەکانیان ئەنجامدا و لە پارکی ئازادی ڕوونکردنەوەیان بۆ خەڵکی دەدا لەسەر گرنگی ڕووەکی بوون لەلایەکی دیکەشەوە ئەو بەرهەمانیان بە هاوڵاتیان دەدا کە بە تەواوی لە ڕووەک دروستکراون و جێگرەوەی بەرهەمە ئاژەڵیەکانن. سەرجەم خواردنەکەمان هەمووی لە گۆشت و هەموو شتێک کە لە حیواناتەوە بەدەست ئەهێنرێت لە هەموو ئۆشتانە بەدوورە کەواتە نە شیرەمەنی تایە نە گۆشتی تایە هیچ لە بابتانینە ئەو شیرەمانانەشی کە بەکاریان ئەهێنین هەمویان لە ڕۆکەکانە بەدەستهێنراوە بۆ نمونە بایم و پلانتێک هەیە کە ناوی سۆیایە ڕۆکێک هێنایە کە سۆیا لێەوە بەدەستمان هێناوە ئێمە لێرەوانە هانی زۆر خەڵک ئەین کە شێوازی ستایلی ڤیگنزم یا ڤێجیتەریان بەکار بهێنن لە بەرەوەی هەم بۆ تەندروستی خۆیان باشترەکە دوورە بن لە نەخۆشەکانی دڵ و جەڵتە و ئەوانەوانە ئێستا ئێمە لە سوشل میدیا و دەستمان پێکرد بەرهەمەکانمان لێوانێ بە خەڵک گەاند ئەم بەرهەمەکان دووسێ بەرهەم هەن کە پێویستە لە دەروی وڵات بهێنرێت زیاتر لە ئەوروپا شتەکان ئەهێنین ئێستا بۆ نمونە مایونەز هەیە نابێت سپێنی هێلکەی تیابێ ئەوانە لێرە دەست ناکەوێت ئەبێ مجموعە شت هەیە هەر ئیجباریە بێ لە ئەوروپا بیانین پلانەکەی ئێمە وەکو بۆ تۆ سەرەتا بە ئیڤنتی ئاوا دەست پێ ئەەکەین لە ئیڤنتەکانی ترا بەشداری ئەەکەین ئەگەر ڕێگەمان پێدرا دوای ماوەیەکی تر ئیشەڵا شوێنی خۆمانە ئەبێت لە بەختیاریەوانێ لەوێوانێ وەکو ڕێستۆرانێکی بچووک ئەیکینەوانێ دواتریش وەکو چۆن ئەڵێ وەکو بۆکسێک وەکو سندوقێک ئەتوانین بینێری بۆ خەڵک بە پێداواکاری خۆیان یانی شتەکان بە وشکی بۆیان ئەنێرین لەگەڵ لیستێکی خواردنەکان بۆ نمونە شێوازی دروستکردنی خواردنەکە کە خۆیان بتوانن لە ماڵەوانێ دروستیکەن بە شێوەیەکی زۆر زۆر ئاسان. ناوی ڤیگن لە ساڵی 1944 لەلایەن دۆناڵد واتسنەوە داهێنرا و دواتر کۆمەڵی ڤیگنی لە ئینگلتەرا دامەزراند دواتر بوو بە ڕێبازی هەندێک مرۆڤ لە سەرزەوی دواتریش پەرەیسەند و لە ساڵی 2010 بەدواوە لە تەواوی جیان پەرەیسەند و مارکێتی گەورەی ڤیگن واتە بەرهەمە ڕۆکەکان کرانەوە لە هەرێمی کوردستانیش ماوەی چەند ساڵێکە و کۆمەڵەیە چالاکیان هەیە و دەیانەوێت کارەکانیان فراوان بکەن و خەڵکێکی زیاتر ئاشنای ڕۆکەکان بکەن. هەر لەسەر ناوڕۆکی راپۆرتەکەمان دەپرسین ڕووەخۆرەکان کێن و چه سوودێکی تەندروستیان دەستەکەوێت لەوەی کە ڕووەک دەخۆن ڕەنگە بپرسن باشە بخۆ ڕووەکیش تەنها لە بەهارانە هەیە لە ئێستادا لە وەرزەکانی تر ئەمانە دەبێت چی بخۆن وەک لە هەندێک کەس دەیانوت دەگەر بایکۆتی ڕێزکاڵای تورکی و ئێرانی و ئەمانە بکەین ئیدی مەگەوەگەر وەکو نیاندەرتاڵەکان بژین بەڵام ئایا ئەگەر یەکێک تەنها ڕووەک بخاو دوورکەوێتەوە لەو بەرهەمە گۆشتیەکان و ئەوانەی تریش کە ڕۆخۆرەکان نایخۆن دەبێت چی بخۆن بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لەگەڵ بەڕێز ژیار عەلی بەڕێوەبەری جێبەجێکاری ڕێکخراوی ڤیگن قسە و گفتوگۆی زیاتر دەکەین کاک ژیار بەخێر بێیت. زۆر سپاس دەکەم. مەدانێت چیت خواردووە؟ ئەم بەیانیە من سریالم خواردووە بە شیری ڤیگنەوە کە لە سۆیا دروستکراوە. تۆ بیکەرەوە بە زمانە عەشایرەکەی خۆمان سریال سریال پێک هاتووە لە بۆ نمونە قەمەح یاخود گەنم کە وەکو چپس وایە وەکو شەوی چپس وایە تێکەڵەکرێت لەگەڵ چەند ڤیتامیناتێکە و بە شیرەوە ئەخورێتەوە لە بۆشەمی بەیانیان کە ژەمێکی سووکە. شیرەکەشت خوارد؟ شیرەکە ڤیگنە لە سۆیا دروستکراوە و شیری بادەمیش هەیە برنجیش هەیە لە زۆر شت ئەتوانرێتی دروست بکرێت. شیری مانگا و ئاژەڵەمانە نەبوو؟ نانا شیری ئاژەڵ بەکار. ئامانجی ئێوە چییە؟ ئامانجتان تەنها ئامانجێکی گەر لە ناو قەوسێکە دروست بێ خۆپەرستانە و خۆ تەندروست ژیانانەیە یان بوونە ئامانجی دیکەشتانەیە؟ نەخێر بە دڵنیایەوە تەندروستی تەنیا لایەنێکی باشەکانی ڤیگنیزم و ڕۆخۆریە
سوودی زۆری تری هەیە بۆ منە سوودی ژینگەی ئەو کەسانی کە ڤیگنن 12 جار کەمتر پێویستیان بە زەویە بۆ کشت و کاڵ و هەروەها بۆ سەرفکردنی ئاویش واتە بۆ منە کەسێکە کۆشت خۆرە پێویستی بە ڕۆکێکی زیاترە پێویستی بە ئاوێکی زیاترە لە بەرەوەی ڕاستەوخۆ ئەو ڕۆکە نابێتە خۆراکی ئەوان بۆ نمونە 1 کیلۆگرام لە گۆشت پێویستی بە 16 کیلۆگرام لە ڕۆک هەیە تاکو دروست بێ لە جستەی ئەو ئاژەڵایە کە ئەیخۆین پێش ئەوەی با بڵێن سەر ببڕدرێت و لەپاڵ ئەوەش ئەو ڕۆکانی کە لەگەڵ ئەو گۆشتایە ئەیخۆن و هەروەها ئەو ئاوا زۆرشی کە سەرفێکن کە یەک بەرگەر زیاتر لە 3000 لیتر لە ئاوی پێویستە بۆیە ڤیگنەکان زەرێکی ژینگەی زۆر کەمتریان هەیە و کەمتر بەشدار ئەبن لە بڕینەوەی دارەکاندا لە هەمان کاتا ئێمە سوودە تەندروستەکەی لایەنێکی دیکە لە شێرپەنجە و لە بۆ نەخۆشیەکانی دڵ و سەکتەکان کەمتر ئەگەرمان هەیە بە توشبوون ئەوانی کە ڕۆخۆرن لە ڕۆیکی تریشی ڕووی ئەخلاقیە کە زۆر کەس یعنی کردوێتی بە پێوەرێکی ئەخلاقی بۆ خۆی کە بەشداری لە توندوتیژی نەکا لە بەرامبەر ئاژەڵەکان یا خۆت کوشتنیان تەنیا لە بەر ژەمێکی نانخواردن بۆ نمونە زۆر باش ئێمە ڕەنگە لە هەفتەیەکە جگەل لە برنجەکە کە هەموو ئێوارەیەکەمانە ڕەنگە خواردنی دووبارە 3 جار خواردنێک دووبارە بکەینەوە لە هەفتەیەکە لە نمونە زۆرەوەی کە باوە فاسۆلیا بێ یا خۆت مریشک بێ یا خۆت گۆشت بێت ئایا ئێوە لە ڕۆژێکە دەبێ بڵێم چەند شتی دووبارە دەخۆن یا خۆت لە هەفتەیەکە چەند جار شتێکی دووبارە دەخۆن هێندە شتتان دەستەکەوێ کە وەکو ئێمە خواردن لە بەردەمتانە زۆر بێت بەڵێ ڕاستەکەی جێگرەوە بۆ هەموو ئەو شتانە هەیە بۆ نمونە ئەو بەرهەمانی کە ئێمە بایکۆتمان کردووە لە شیرۆ دەست پێ بکەین بۆ نمونە شیری سۆیا هەیە شیری بادەم هەیە کە ئەتوانین بەکاری بێنین بە تامی جیاوازی شتاک و هەز بۆ دووبارەیە نەکەی کە هەیە بۆ نمونە بە تامی ڤانیلا هەیەەوە تامی چۆکلات هەیە و تەنانەت ڤیتامینەکانیشان جیاوازە هەندێک لە مارکە و براندەکان و هەروەها لە هەنگوین بۆ نمونە ئێمە هەنگوین ناخۆین هەنگوینی هەنگ ئێمە نێکتار ئەخۆین واتە شیلەی گوڵا کە لە کارگەکان دەرئهێنرێت بۆیە بۆ پرۆسی هەنگەکانە ناڕۆ ئەو هەنگوینی ئێمە خۆین کە پێوترە هەنگوینی ڤیگن یاخۆت هەنگوینی ڕۆکی جێگرەوە بۆ هەموو شتێکی تر هەیە گۆشتەکانمان بۆ نمونە لە سۆیا دروست ئەکرێت ساسجی ئەتوانین لێ دروستکەین بەرگەر ئەتوانین دروستکەین هەروەها قیمە ئەتوانین دروستکەین لەو بەرهەمانە بۆیە خواردنەکانمان جیاواز نییە ئەوەشی کە وا لە گۆشت ئەکا کە تامی گۆشت باد بۆ نمونە ئەو بەهاراتێنەیە کە تێ ئەکرێکی ناو گۆشت بە کاڵی دانرێت کەس ناتوانێت بیخوات نەخۆشیشمانە خات لەبەری جستی ئێمە بۆ ئەو دیزاین نەکراوەکە گۆشتی کاڵ بخوات یا خۆت هەر گۆشت بخوات لە ئەزڵ ڕێکخراوەکەتان چەندێکە وەکۆڵێ خۆت وەکو خۆت چەندێکە بەردەوامی لەسەر ئەم سیستەمە یا پەیڕەوکردنی سیستەمی ڕۆکخۆری وە چەند کەس لە نێو ڕێکخراوەکەتانە هەمان سیستەم پەیڕەویەکەن وە لە کایە کۆمەڵایەتەکانە بێگومان تۆ دەچی بۆ ماڵی مام و پور و خاڵ و خاڵۆزاک تۆ داوەتی دەکەن کە ئەبرا خۆی مانووەکالەوە چێ 5-6 کیلۆ گۆشت و مریشک و ئەمەد بۆ ینی بە ئایلەی بۆتان لێنێ تا چەند بۆ نەکاردانەوەکان چۆن چۆنی بەتابەت لە خێزانەکەی خۆتەوە تانێ و بنەماڵەکەت و پاشان دۆست و هاوڕێکانت بەڵێ خۆی ڕۆکخۆری تا ڕادەیە بۆ ئێمە نوێیە بۆ کوردستان و عێراقیش بەگشتی من کە سەرەتا بووم بە ڕۆکخۆری خۆت ڤیگن 3 ساڵ لەمەوە پێش بوو من کە بەدایکە مت پێی سیر بوو ینی برارەکەم پێ سیر بوو پێوا بوو کە کاتیە بەڵام من کردم بە ڕێبازێکی 3 ساڵە تۆ پەیڕەوی لەکەی بەڵێ من 3 ساڵە هیچ بەرهەمێکی ئاژەڵی ناخۆم لە هەمان کاتا سەبارەت بۆ بابەتی کە سەردانکردنەکان من هەموو شتێک ئەخۆم کە ئێوەی خۆن جگە لە گۆشت واتە جگە لە بەرهەمی ئاژاڵی بۆ نمونە تۆ برنجوشلا ڕەنگە بە گۆشتەکەەوە بخۆی من برنجوشلەکە دائەنن بە سادەی ئەیخۆم گۆشتەکەی تێناکەم بۆیە من هیچ کێشەیەکم چەند کەس لە ڕێکخراوەکەتانە هاوشێوەی تۆ پەیڕەوی ئەمەکەن چەند کەس ئەندامن کەوار سیستەمی ڕۆکخۆری پەیڕەوەکەن ڕێکخراوەکەی ئێمە هەموو ئەندامەکانی گشتیان ڕۆکخۆرن چونکە ئەوە یەکێکە لە چەندە 50 کەس 200 کەمتر لە ئێستادا لە سلێمانی ستافەکەمان 12 کەسە و هەروەها لە هەولێریش خەریکی گرتنی ستافین وردە وردە لەبەرەوەی ئێمە قانونێکی توندمان هەیە بەوەی کە کێ بێتە ناو ڕێکخراوەکەمانەوە بۆ نمونە کە پێویستە ئەو کەسە خۆی ڕۆکخۆر بێت ناکرێت کە باوەڕی بە فەلسەفەکە نەبێت و لە بوارەکەش ئیشکا بەڵام وەکو ڤاڵنتیر و یاخود خۆ بەخش هەمانەکە بۆ نمونە خۆی ڕۆکخۆر نییە گۆشتخۆرە بەڵام پشگیریمان ئەکات و ئەڵێ کە ئێوە ڕاست و دروستن بەپێ ئەو بەدواتە چونان زانستیانی کە بینیوێتی و خوێندوێتەوە لەسەری موافقەتمان لەگەڵاکات زۆر باش ئەگەر یەکێک داوەتان کە بۆ مەتامێک بۆ دەرەوەی ماڵ لە بازار جگەل لە برنج و شلەیەکی سادە چیترە خۆن
هیچتان دەستەکەوێ ئێستا لە مەتعەمەکانە؟ بەڵێ ئەو مەتعەمانی کە ئەتوانین بچین بۆ نمونە نامێ ناو بڵێم بەڵام هەیە ئەتوانێت وا لە شتەکان بکات کە ڕۆکی بن بۆ نمونە لە فەی گۆشت هەیە ئەتوانی پێ بڵێ بۆ جاکاتەوە بە شێوەیەکی تر بۆ تۆی حەزرکە بۆ ناتوانین بڵێ لە جێتی گۆشتەکە قارچک دانە یاخود هەر شتێک کارەستێکی ترکە لە مێنوەکانە هەبێت بۆیە هیچ کەشێکی ئەوە نابێت و بۆ وان کێشکردنیش تاقان هەموو ئەوڕەکانی ئێمە ئەزانین کە ئێمە کەسانێکی ڕۆکین بۆیە دایمەن لە خواردنگەیەک هەڵەبژێرن کە ئەو ئۆفەری ڕۆکیان هەبێت یاخود خۆراکی ڕۆکی پێشکەش بە پزیشکەکان چی ئەڵێن لەبارەی ئەم سیستەمەی ئێوە کە بێگومان بەشێ لە شارەزایانی تەندروستی ئاماژە بەوەکەن کە لەش پێویستی بە بەشێ لە کاربۆهیدرات شەوری پرۆتینێکە زۆر جار لە بەرهەمە ڕۆکیەکان ئاژەڵیەکانە هەیە لە گۆشت و لە شیرەمەنی و ماست و ئەمانە هەیە کە سەرنجام بەشێ لە نەقسی پرۆتین و ڤیتامین و کاربۆهیدرات و چەوری و ئەمانە لە لەشی مرۆڤدا دروست دەکەن. ئێوە بەچی یان چۆنچۆنی ئەم نەقسە پڕەکەنەوە ئایا تا ئێستا سەردانی پزیشتان کردووە کە لەوەی پشکنینە بۆ جەستەتان بکە کە ئایا ئەم سیستەمە هیچ کاریگەریەکی خراپی لەسەر جەستەتان جێنەهێشتووە یانە؟ بەڵێ من هەموو ساڵێک فەحسێکی ئام ئەەکەم وەکو چەکردنی جەستەی خۆم تا بزانم من تا ئێستا هیچ کێشەیەکم نەبووە لە ڕووی تەندروستیەوە هەروە هەموو ڤیتامینەکانم لە ئەو شوێنانن کە پێویستە لە هەر مرۆڤێکی ئاساییدا لە شوێنی خۆی بێت هیچ کێشێکی تەندروستی دروست ناکات ڕووەکی تەنانەت سەلمێنراوە کە چاکەی هەیە بۆ جەستەی خۆمان بۆ نمونە وەکو باسم کرد پێشتر لە نەخۆشیەکانی جەڵتەی دڵ و سەکتە و هەروها چەندین جۆری شێرپەنجە بە دوورمان ئەگرێت. زۆر باشە بە پێچەوانەی پرسیار هەیە کاکریاز وەک چۆن هەندێک کاربۆهیدرات و ئەمانە پێویستن بۆ جەستە لە هەمان کادا پزیشکەکان زۆر پێمان دەڵێن هەندێک مادەیان شتی دەرەوە کە دەیکڕن ئەوانەی کە مادەی پارێزەرەتیان تێدایە محافظە بە تایبەتی ئەمانە زیانیان هەیە بۆمان چونکە هەر ئەمەش دەبێتە هۆکاری زۆر جار ئیکسپایر بوونی ئەم مادانە وەک خۆت ئاماژت پێ کرد ئێمە هەندێک شیری تایبەت هەیە بە تامی جیاواز بە ڤیتامینی تایبەتی جیاواز کەمانە هەمووی دروستکراوی شەریکەکاتن وەک خۆت ئاماژت پێ کرد ئایا ئەمە نەزەریاتی پزیشکەکان وایە شتێکە لە سروشتەوە هات بێت و سروشتی بێ بە دڵنیاییەوە قازانجی باشتر و سوودی زیاترە لەوەی کە تۆ شتێک لە ناو شەریکە و لەمانەوە بۆ دروست بکرێت لە نمونە هەنگوینێک کاتێ هەنگوینێکی سروشتی دەخۆی زۆر زیانی بە سوودی زیاترە لەوەی کە هەنگوینێک لە شەریکەیەکە بە شەکرێکی خاڵز دروست دەکرێت و لەناو شوشەیەکە دەنێرێتە وڵاتەکە ئێمە تۆش بەکاری دێنیت ینی ئەم دوانە چۆن بەراوردەکەی لە ڕووی تەندروستیەوە بۆ خۆت؟ بەڵێ ئێمە وەکو هەنگوین لەسەر ئەو مەسەلەیە ئەو هەنگوینی ئێمە خۆین لە شەکرەوە پرۆسس ناکرێت و دروست ناکرێت ئەو هەنگوینی ئێمە خۆن چیلی گوڵە بۆ نمونە کە دەرئەهێنرێت بە شێوەیەکی دەستکرد لە جێ ئەوەی هەنگێک دەری بێنە بۆ نمونە لە کارگا دەرئەهێنرێت دوجار هەندێک مادەشی پێ زیاد دەکرێت پێ زیاد ئەکرێت بەڵام هیچ بە دوواداچوونێک نییە کە بیسەلمێنێت کە زەرێری هەیە لە چاو هەنگوینی هەنگا بەڵام سەرنجام مادەکانیش کە ئێمە طبعاً کاربۆهیدرێتکە لە هەموو ئیشە هەویرەکانە هەیە توانێت دەست بکەوێت تەنیا مادەکە لە گۆشتا هەیە و لە شتێکی ترا نەبێت ڤیتامین B12 حەزەکەم باسی ئەوە بکەم کە ئەویش وردە ئۆرگانیزم یاخود بەکتریا دروستی ئەکات کە لە ناو خاک و خۆڵە ئەژی ئەو ئاژەڵانی کە ئێمە ئەیخۆین و ئەو ڤیتامینەمان لێوەی دەست ئەکەوێت بۆ نمونە بە خواردنی ئەو شتانە بەخۆڵە بۆ منە گژوگیا بەخۆڵەوە ئەچێتە ناو جەستانە ئەو بەکتریا و دوجاریش ئێمە بە شێوەی ڕیسایکل لەوانەوە وەری ئەگرینەوە کە یەتەوە ناو جەستەی ئێمە بەڵام ئێمە ئەو بەکتریامە وەکو ڤیگن وەرگرتووە کە لە تاقیگا بەرهەم ئەندرێ و زیادیان ئەکرێت بە شێوەی کەپسول ئەتوانین بەکاری بێنی ئێستا من ئەگەر لە حاڵەتێکە برسیم ببێت لە پەیام بم لە دەرەوە بم دەستمەگاتەر شتێک دەیخۆم واتە نایاڵم زیاتر برسێتیەکەم درێژە بکێشە ئێوە چی تا ئێستا حاڵەتان بەسەر هاتووە شتێکتان دەست نەکەوێت برسێتیەکەتان زیاتر درێژە بکێشە تا ئەو کاتە بگەنەوە ئەو شتێک کە خۆتان مەبەستان و ڕۆکی بێبی خۆن بەڵێکمان ئەویش لەبەر کەم تەرخەمی بەڕاستی ڕێستۆرانتەکانە لەوەی کە ئەو خزمەتگوزاری بۆ کەسانە دابینکەن کە ڕۆکین تەنانەت هەندێک ڕێستۆرانت ئەگەر بچیتە ناویشی داوای شتێک کە سادە بێت ئەبینیت کە لە ڕاستیە گۆشتی تایە بۆ منە لە ناو شلەکانیانە گۆشتەکانی هێشتا تایە خودت بە ئاوی گۆشت کراوە طبعاً ئەمە بێت چاکسازی تیا بکرێت چونکە هەندێک کەس نەکار لە بەرەوەی هەڵی بژاردووە هەندێک کەس هەیە کە وا لە دایک وەکە جەستەی ناتوانێت ئەو مادانەشی بکاتەوە بۆ نمونە هەیە ئەگەر شیر بخوات تووشی نەخۆشی ئەبێت شیری مانگا بخوات ناتوانێت لە بەرەوەی جەستەی هەرسی کات و هەیە لەبەر هۆکاری تەندروستی کە وا لە دایک بووە ناتوانێت گۆشت بخوات بێ بەڕاستی ملاحەزەی ئەوانە بکرێت چونکە ڕۆخۆر ڕنگ نییە هەر لەبەر ئەوە ڕۆخۆر بێکە هەڵی بژار بێ ڕەنگە ناچێت. زۆر باشە هەندێک سەرکردەمان هەیە لە کوردستان لە ناوەکانیان نایەنم تاوان خۆیان دەستیان زۆر سوورە بە خوێنی ڕۆڵەکانی کورد
لە شەڕی ناوخۆیان هەر بەڕاستی ئێستا ڕوەک خۆرن ئەگەر ڕێزمان بۆ جەنابتان کاتێک کە دەمەکەنەوە ئەڵێن ینی ڕەخنەیەکی زۆریان لە مسلمانان ئەگر بۆچی لە قوربانە ئەو هەموو حیوانە سرە بڕن ینی بگوایە بەزەیان بە حیوانات و مەڕ و پەزەکانە هاتەوە لە کاتێکا خۆیان لەوەچە دەستیان بە خوێنی سەدان ڕۆڵی بێتاوانی ئەم میلەتە سوور بوو بێ ئایا ئێوە لە بوارێکی دیکەشەوە ئەتانەوێ بڵێن ئێمە بە جۆری لە جۆرەکان ژینگە دۆستین نامانەوێت بە خواردن و وەکۆڵی تێرکردنی حەزەکانی خۆمان ئاژەڵانێ لە ناوبەرین باڵندەیەک مریشکێک کەوێک چوزانم ئاسکێک یان بەون ئەو مەڕێی کە لە بازاڕ سەر دەبڕێت ئەتانەوێت ئەو ئامانجەش بپێکنێەوە ئێمە نەک هەر ژینگە دۆستین ئێمە کار بۆ مافی ئاژەڵی شەکەین بەڵام سەرنجام ئێستا ئیعجازی قورئانی سەلماندوویەتی کە بۆ نمونە ئێمە میلەتێکی مسلمانین ساڵانە بەهۆی ئەو سەربڕینەی لە قوربانیا هەیە و ئەو ڕاوەی کە بەو میکانیزمانی کە خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاریان کردووە هاوسەنگیەکی زۆر جوان لە کۆمەڵگەیە دروست دەکرێت کاتێک ئەو ئاژەڵانش کە ئێمە دەستمان پێی ناگات لە جەنگەڵ و دارستانەکانە خوای گەورە شتێکی تری بۆ دروست کردوون بۆ فراهەمێناون کە شێر و پەڵنگ و گورگ و ئەمانن بۆ ئەوەی ئەم هاوسەنگیە دروست بکەن کاتێکە بۆ منە من لە بەرهەمی ڕووەکێکە خۆم هەنگێک دەچێت دەنگکاڵاڵەیەک دێنێ لەگەڵ ئەمی ترا ئەکە لەسەر ئەمی تریش ئەنیشێتە بۆی باڵەکەی تریشی پڕکە پیتێن ڕووەدا بۆ منە ڕەشەباکان دێن تۆبی هەورامانم بۆ دێن لە سلێمانی داێنە هیچ شار باژەرم بۆ با بۆ قەرەداخ ئەمە بە جۆی لە جۆرەکان هاوسەنگیە جامە بەسمەوەی ئەمە مەرج نییە تۆ ئەگەر ئاژەڵ نەخۆی من بیخۆمە و کاتەمە جۆرە لە سینەکان بێ مە بەسمەیە ئەم خوای ئەم گردونەی دروست کردووە پێویستی بەوەی کە ینی پێویستەکە کۆمەڵەش دەبن هاوسەنگی ئەم گردونە ڕابگرن ڕاستە خۆی ڕاستەکەەوە نیقاشێکی ئاینیە ئێمە هەتا ئەتوانین زیاتر ئەو نقاشانەکەین کە لە ڕووی زانستی و تەندروستی و ژینگەیەوە بتوانین ئەو زەرورزیانانی خواردنی ئەو ئاژەڵانە بخێنە ڕوو تەبعاان ئەسە لە ڕووی ئیسلامیشەوە هەرچیەکە بۆ منە حرام کرابێ لەسەر مرۆڤ ئەگەر لای هەر مەلایەک پرسیار بکەین ئەڵێن بۆ ئەوە حرام کراوە ئەڵێ لە بروی زیانی هەیە بۆ مرۆڤەکان تەبعاان ئەگەر ئێستا ئێمە سیر بکەین قورئان دەقەکانی زۆر بەزیرەکانە نووسراوەتە عنی زۆر ئەتوانین لەگەڵ هەموو سەردەمێکا بیگونجێنین بەڵام ئەگەر ئێمە خۆمان زیرەک بین ئەگەر دەقەکان بەباشی بخوێنین و ئەتوانین ببینین کە ئێستا حالیان خواردنی ئەو گۆشتانە زەرری بۆ ئێمە هەیە لەبەر ئەوە ئەبێ هەوڵ بین کەمی بکەینەوە هاوسەنگی هیچ نییە ئێمە هاوسەنگیمان تێگاوە ڕاستی لەبەرەوەی ئەو ئاژەڵانە ئەگەر هاوسەنگ بوونا ئێمە پێویستی نەکردەوە جندا بنین کە بە زۆر زەوزەیان پێ بکەینەوە بم ئاژەڵانە ئێمە ئەمەنە خواستمان هەیە لەسەر بەرهەمەکانیان ماڵیمان کردوون کۆمەڵە و ئاژەڵانە بەرچاوترینە مانگە و ماڕ کە لە سروشتا چیتر نەماون تەنیا یعنی بێ ئەمە ناتوانین بژین ماڵی کراون تەنیا بۆ ئەوی سوود لە بەرهەمەکانیان ببینین و لە هەمان کاتیشە ئەوەمان تێپەڕاندووە کە جیناتمان دەستکاری کردوون تاکو لە سروشتی خۆیان زیاتر شیر بەرهەم بێنن زیاتر فەرو دروست بکەن و زۆر باشە. ئێمە چین بۆ یاری ئاسن دینەوە پێنج هێلکەی جوان سنگی مریش کە بۆمانە دەخۆین واتە بەهۆی ئەوەی کە دەچینە یاریاسنەوە بۆی کە وزەیەکی باشمان تێدا بێ وە زیاد لە پێویست بۆی کە لە یاریاسن پێویستمان پێ بێ یا کەسێکی تر کە دەچێتە یاریەکانی تر یاری فەردیەکان بەتایبەتی پێویستی بۆ ڤیتامینە تایبەتانە هەیە کە لە هێلکە و لە سنگی مریشک و لە گۆشت و لەمانێ هەیە ئێوە چی مادام ئەم ڤیتامینە لەم خواردنانە دەستان ناکەوێت ئایا قەتعی ئەو جۆرە یاریانە دەکەن یاخود لە شتی ترە و ڤیتامینانە وەردەگرن من بخۆم یاری ئاسن ناکەم بەڵام هەیە لە ڕێکخراوەکەمان کە یاری ئاسن نکات بۆ کێشەی پرۆتین هیچ کێشیان نییە لەبەری پرۆتین لە هەموو ڕوەکیکا هەیە بەڵام ڕەنگە ئەو کەسانی کە یاری ئاسنەکان زیاد لە کەسێکی ئاسایی پێویستیان بێت و بۆ ئەمەش تاواکەر هەیە کە پێوترێ پرۆتین بار لە زمانی ئینگلیزیە کە ئەتوانرێت بەجیا بکڕێت وەکو تاوکەرێک لەگەڵ خۆراکەکانە بەکارهێنرێت کە ئەوش سەرچاوەکەی هەمدیسان لە ڕۆکیەوە گیراوەتەوان ئیجاجە لە ڕووی ئابووری شەمان لەوە چی استفادەیەکی باشەکەن واتە گەسبەی دووسبەی کاکژار هاوسەرگیری بکە هەرچی میوانە چێ هەر ڕۆکی باتێ و ئەوەیەکێکتر لە مەرجەکانیش دەوەیە دەبێژ نەگەشی ڕۆکی بێ گیناکێ بەدەستیانەوە هەڵەکانمانەوانە ڕوویداوە حاڵەتیوە لەناو ڕێکخراوەکەتانە چۆن یعنی بۆ گۆشتخۆرێک و ڕۆکخۆرە هاوسەرگیری بکەن بووە بەڵێ بەڵام لە دەرئەنجامە هاوسەری طبعاً سەرۆکی ڕێکخراوە کامیان چۆ دەسەر دینیەوی تریان دینە ببوورە ئەمە دین نییە بە هیچ شوێک دین نییە بەزم بەسمێ وەکو تێگەشتن کامیان ئایا ڕۆکخۆرەکە چۆتە سەری گۆشتخۆرەکان بە پێچوانەوە بەڵێ من سەرۆکی ڕێکخراوەکەمان کاک زانکۆ کە دامەزرێن ڕێکخراوە بۆ خۆی هاوسەرەکەی با بڵێن گۆشتخۆر بۆ پێشتر بەڵام کە هاوسەرگیری لەگەڵ کاک زانکۆ کردو ئێستا بۆتە ڕۆکی بە هەمان ژن لە سەردینی پیاوەکەیت بە پێچوانە شەشتی وا ڕوویاوە ینی ئەتوانێت بین زیاتر لە چەند کەس بەهۆی ئەوەی کە بوونەتە گۆشتخۆر لە ڕێکخراوەکەتان چوونەتە دەرەوە
هیچ کەسێک چەند کەسێکمان لەگەڵ هەبوون پار کە لە ڕێکخراوەکە نەماون بەڵام لەبەر ئەوە نییە کە بوونەتەوە گۆشتخۆر تەنیا لەبەر ئەوەیە کە بڕارمەنداوە کارەکانمان کۆتای بینین خێزانی سەرۆکی ڕێکخراوەکەشیان لەبەرەوەی کە ناکرا هەر خەریکی ڕۆک دروستکردن بێ هەر گۆشت دروستکە و ئەو نەیخوا تەڵەن ژنی عادەتی وایە دەبێت ئەوەی دروستی دەکەی لە ماڵەوە کەسی تر هەبێ بیخواگینە طبعاً لە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیەکی پیا و سالاریە ینی بەداخەوە کە پیاوەکان و ئەزان هاوسەرەکانی ئەبێ بەردەوام خزمەتی ئام کە بەڵام لە دەرەوە وانی ئەگەر سەیری کەلتوری دەرەوە بکەیت بە پێچەوانە شەشتی وا ڕوویاوە کە پیاوەکە لە بەرخێزانەکەی بۆ تا ڕۆکی طبعاً ئەگەر ئێمەش هەوڵ بین کە ئەو شتانی ئەوان ئەو شتە بچووکانی کە باشتریان ئەەکەن هەڵیان گرین لێمەز لە زۆر شتیشا بەگوێ خێزانەکانمانەکەین بۆ تەنها لەوەیە پێمان دەڵێن پێ سالاری بەڵام سەرنجام ئەگەر من و جەلال و دەرهێنەر بووین بە میوانت ئێمە ڕۆکخۆریمان پێ قبول ناکرێت شتێکی سفرەیەکی شانەی خۆشمان بۆ بڕازێنیتەوە لەوەیە چی ینی لەوەیان ناچی کە میوانتان دێ کەمیوانی ئێمە ئازادن خۆیان چی ئەخۆن یعنی من ماڵی من نییە عادەتەن بۆیان دروستەکەن گۆشتەکەیان بۆ کڕی من ماڵی من نییە من لەگەڵ دایکم ئاژیم سبەینێ دووس بێ ماڵەکەی خۆت بۆیان دروستەکەی بۆ میوانەکە من گۆشت ناهێنمە ماڵی خۆم بەڵام دەربڵکەم یعنی ئەگەر حەز بکەن ئەتوانن لەگەڵ خۆیان دیهێنن ئەوە دەرێنە دەڵێ ئێمەش ڕۆک ناخۆی ئەوە دەرێنەرت لە ئێساترەوە نووسیوێتەوە لیستێکم دروست کە من و جەلال و دەرهێنەر هەنی دێنی شەڵاتر بلاین کەی ئەڵێ گۆشتەکە لەگەڵ خۆتان نابێنن جاکە هێنامان وڵا با بەدەچین لەو دەشتەی خۆی ئێمە ئەوەیە کە لە ڕووی ئابووری و پشگیری ئەو پیشەسازیانە ناکەین یعنی ئێمە پارەیان پێ ناین کە گۆشتمان بۆ بێن لەبەری سەرئەنجام ئەگەر ئێمە پارە بین وەکوە بەشداریمان کردوێت لە کوشتنەکە بە شێوەیەکی ناڕاستەخۆ کاکێمەوە نەهاتین وانە ڕێز زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک ژیارالی بەڕێوەبەری جێبەجەکانی سپاس کە لەگەڵمانە سەرکەوتوو بن ئەزان و خۆشەویستانم بەم شێوەیە هاتینە جەلال هیچمان نەماوەنا کۆتایی بڕگە و پرۆگرامی ئەمڕۆژمان لەگەڵ برای بەڕێزم کاک جەلال بە کۆتا گەشت بە ئومێدی ئەوەی جێ ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست و بێت تا بەیەگەشتنەوەیەکی تر لە پەنای خوا دابن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ